Lisa Adorni la musicale. سڵاوتان لێ بێ تەماشەکەرانی فیلمسازان. بۆ تۆری ئەم جاریشمان کە پرسی بیۆریژنە لە سینەمادا وەکو ئاشکرایە چاوەڕێکە پرسی ژنە بە حکمەوەی کە پرسی ژنە ئێمە لەگەڵ هاوڕێیانی فیلمسازان پێمان خۆش بوو ئەم چاوەڕێم جارە من پێشکەشی بکەم و هاوکات لەگەڵ ئەوەی کە من هاوڕێی نزیکی ماریا بووم. تەوەرەکەمان بریتیە لە ڕاوسرنج و تێبینەکانی ماریا بۆ ژن لە نێو کۆمەڵگەی کورد و بە تایبەت لەو بوارەی کە ئەو مەجاالە ئیشی تێدا دەکا و سینەماش بەشێکلەوە کە ژن چۆن لەنێو سینەمادا ڕۆڵی ژنبوونی خۆی بگێڕێ و هەروەها خات و ڕێزانمان لەگەڵا ڕێزان حەسەنمان لەگەڵا بۆ شۆڤەکردنی بابەتەکان و پرسەکان زیاتر ڕوونکردنەوەمان ئەداسێت. پرسیارێکم بۆ خات و ڕێزان ئەوەیە کە بەسەرنجی ئەو تیڕوانی ئەو بۆ ئەو قسەی ماریا کە ئەڵێ ژن پێویستە لەو مەجاالێ ئیشی تێدا دەکا کە بە سینەماشەوە ڕۆڵی ژنبوونی خۆی بگێڕێ. ئێوە سەرنجتان چیە لەسەر ئەم بۆ چوونەی ماریا خات و ڕێزان؟ زۆر سپاس، ئێوارەتان باش، ئێوارەی هەموو لایەک باش. بێگومان بەداخەوە ینی ماریا زۆر بە گەنجی و هێشتا وەڵێ گوڵێکی نەپشکوتوو بوو کە خونچەیەکی نەپشکوتوو بوو کە لە ناوچوو بیرروڕای زۆر جوانی هەبوو لەسەر ینی زۆر ژیرانە بیرێ کردەوە لەسەر دەوری ژن لە کۆمەلگایە و دەوری ژن بە تایبەتی بەپێی قسەکانی کاکسەرکەوت کە دواتر بۆمان باسەکە کە چۆن باسی دەوری ژنی کردو لە سینەمایە. بێگومان کاریگەریەکی گەورەی ئەبووە گەر بمایەوە گەر بیتوانایە لەو مەجاالەیە بەردەوام بواە لە قسەکردن لە ئیشکردن. بێگومانەوەی کە ماریا باسیەکە ئێمە وەکۆڵێت دۆکومنتێکی زۆرمان لە بەردەستانیە لە سەقسەکانی ماریا ئەوەی چەند پارچە شعرێکی بچووک و چەند یەک ڤیددیۆی بڵێن ئینتەرویوەکە بەرنمەیەک هەبووە لە شوێنێک لەگەڵ ئەوە کراوە بەپێی ئەو بۆ چوونانەی ئەو زۆر ژیرانە بیر لە هۆشیاری ژنە کاتەوە کە چۆن ژن ئەبێ هۆشیار بێ لە ئەو کارانەی کە هەڵێ بژێرە و کارانەی کە ئێکا چۆن ئەبێ هۆشیار بێ بە هۆشیاریانە بچێتە پێشەوە بۆی بتوانێت ڕوبەڕۆی دواکەوتویەکانی کۆمەلگا بێتەوە ڕوبەڕێ و هەتیار کاڵە بێتەوە کە لەناو کۆمەلگایە هەیە. بێگومان لەوانەیە ماریا وەکۆڵێ پاشخانێکی ڕۆشنبیری زۆر گەورەیە مەسلەی تێکەڵای مەسایلی تیۆری و ئەوانە نەبوو بێ، بەڵام کاتێککە یین ئێمە سەیری ئەو کورتە بەرهەمانەکەن کە لە ماریاوە بۆمان بەجێماوە ئەبینین وردبینیەک و ژیریەکی زۆر گەورە لە پشتیەوەیەتی بەڕاستی و ئەتواندێ کۆمەڵێک لەسەر ئاساسی کۆمەڵێک تیۆری شۆڤە لە سەقسەکانی ئەو لە سەبیر بۆچوونەکانی ئەو بکرێ ڕاستێکی جا حەزەکەم لە درێژەیە دواتر گرنگی پێبین ینی باسی بە تایبەتی باسی ئەو مەسلەیە کە چۆن مەسلەی ژن لە کۆمەلگایە بۆ نمونە کە باسی ئێمە گروپەکەی باسی مەسلەی تاک ڕەهند ینی ئیندیڤیدوالیزم کە پێ ئەوترێت تاک و لەگەڵ مەسلەی کۆلکتیڤیزم بە گروپ ینی گروپ مەسلەی تاک و مەسلەی گروپ لە کۆمەلگای ئێمە مەسلەیەکە کە ڕاستی پێویستە هەزارەها بەرنامە و سەدەها مەسەلەن دیراساتی جیاجیایی لەسەر بکرێ لەبەر ئەوە زۆر پێویستە کات کە بە تایبەتی لەسەر ئەو ئەسەر ئەو دوو چەمکە قسە بکەین و ماریا بۆ خۆی لەسەر ئەو دوو چەمکە لەوانەیە لە پاشخانێکی ڕۆشنبیری زۆر گەورەی نەبێ بەڵام لەسەر ئەوە زۆر ڕاوەستاوە لە کاتی ئیشکردنا بۆ نمونە لە ئەو بەرنامە ئینتەرویوەکەی کە هەیەی لە ئەو بەرنامەیە باسی ئەوە کاتکە چۆن ئەبێ ژن پێگەی خۆی بزانێ و بتوانێ لە ئەو بڵین ئەو شتانێکی ئێوە بیان کا بزانێت چۆن ئەیکا هۆشیاری خۆی بەکاربێنێ دوای هینی کۆم بە کۆمەڵ نەکەوێت یعنی دوای گروپ نەکەوێت لەبەرەوەی گروپێک بۆ شتێکی پێ ئەڵێن لەبەر ئەوە بکات چکە خۆی ئەڵێ من ناتوانم ئەو ئازادەیەکی خۆم بەدەستم هێنا ئێستا من ناتوانم بە ژنێک بڵێم بێت وەکو من بکات چکە لەوانەیە ئەوەی پێ نەکرێت کە ئەو کردوێتی بۆ نمونە لەبەر ئەوە مەسەر باسی ئەوە کە هەچ کەسێک لە ئاستی ڕۆشنبیری خۆیان بتوانێت بە هۆشیاریانە بێتە پێشەوە بێتە ناو بابەتێکەوە کە خەریکێ بێ لەبەرەوە
نابێ زیاڕۆیی بکە یا نابێ دش بوەستێتەوە یا مەسەل لە هەنێک کات بکە کە لەوانەیە مەسەل ئەمە کۆنترۆڤێرشەل بێ یعنی چەند لایەنە بێ بۆی بڕوانین چکە هەنێک کەسێ پێیان وایە کە ماریا زۆر تەطرفی تر لە بیرڕاکانیەوە زۆر زیاڕۆیی تر بۆیە وای لێ هات ڕێزانگیان ئەمەیە شتێ بڵێم طبعا ئازیزان دۆستان من لێرەم وەکو پیاوێک وەکو ئەو کەسەی کە ماریا پەیوەندی پێمەوە کرد من چونکە هەمووتان نەزانن کار لە فلیم سازانە ئەەکەم و لە ڕێسای فلیم سازانیش ئێمە 3 خاڵ هەیە ئەوە ڕێزانگیان دێمە سەر و بابەتی کە ئێستا و چەمکەی کە تۆ باست کرد بەس حەزەکەم چونکە هاتمە ناو یەکەم جارە بۆ لایڤەکە ئەمەیەم ڕوونکردنەوەی بدەم 3 چەمک هەیە لە لای ئێمە لە فلیم سازان ئێمە ڕێگە بە هەموو کەسێکە دەین هەموو کەسێک ئەگەر زانیاری باشی لەسەر فلیم سازی هەبێت بێت بەلایڤێک بیڵێتەوە بەوانەیەک بیڵێتەوە ئێمە سوودی لێوەرگین و ببێ بۆ سەرچاوەیەک بۆنەوەی داهاتومان هەر کەسێک بێ با فلیم سازیش نەبێت ئەمە یەک دووش ئەگەر گەنج بێ و توانای هەبێ حەزەکەین زیاتر هانی بدەین بۆی ئەو گەنجانە بێنە ناوە ئەوان ئیشی باشترکەن ئەمە دوو وەسێ و ئەگەر خانم بێ ژن بێت ئەوە زیاتر پێمان باشترە چونکە ژن لە کۆمەلگای ئێمەیە بەداخەوە لە زۆربەی بوارەکانە هەوڵانداوە بکەوێتە دواوە بەڵام ێ مامانێ نە ئەوان لە پێش ئێمەوە بن با ئەوان پێشنیاری خۆیانە بێ بە ئەوان دەست پێشەری خۆیانە بێت اینجا ماریا پەیوەندیەکی کرد داوای برادەری لێم کرد منش چوومە ناو پەیجەکەیەوە بزانم چێم کچە کە داوای برادەریم لێکە کە سەیرم کرد چاوپێکەوتنێکی هەبوو بۆ بۆنەیەکی تایبەت بە تونوتیژی بەرامبەر بە ژنان ئیتر قسەکانی پێ جوان بوو کردم بە برادەر سێرم کرد ئەو هات وتێتوانم تەلەفۆنت بۆ بکەم تەلەفۆنی کرد شاءڵڵا تەلەفۆن نەبوایە بە دەنگی نامەی بۆم بناردایەت ئەو وەختە نامە دەنگەکانی خۆیم دانا بەڵام تەلەفۆنی کرد لە تەلەفۆنەکەیە کە قسەی کرد ئیتر شتەکانی پێ جوان بوو وتیەوە 8 مارس نزیک بۆتەوە بۆ ڕۆژی ژنان ئێوە وەکو فلیم سازان بۆ نایەن لایڤێ بکەن بۆ ژنێک کە لە 8 مارسا بۆ ژن لەسەر ئەو تەوەرە وەکو فلیم ساز چی بکرێت ئیتر سێرم کرد کۆمەڵێ بۆچوونی هەبوو من مناقەشەم لەگەڵا کرد ویستم بیدوێنم کۆمەڵێ بۆچوونی هەبوو بۆچوونەکانی زۆر جوان بوو هانمدا خۆی بیکە کە سێرم کرد مستەوای هەیە و خانمێکە و گەنجێکە و مستەوای هەیە واتوانێ شت کۆکاتەوە یعنی هەڵیە سەنگێنی باش ئاسانی دیار بوو خۆیم تەشجیع کردوتم بۆ نایی خۆت بیکەیت وتی یعنی من ئەتوانم بەندەکانی ئێوە وەکو فلیم سازان ڕێگەم پێدەن وتم بۆ نە تۆکە و زانیاریەت هەبێ بۆ نە وتم منی شاوکارتە بوو لە ڕێخستنی بابەتەکانت وتی زۆر باشە جاری دوم کە پەیوەندی پێوەکردم سێرم کرد خۆ ئامادەکردنێکی زۆر باشی هەبوو یعنی بە تەلەفۆن شتی لاموت من ئەمانە لە مێشی مناماوەتەوە من ئێستا توانم ئەمانە لە جوابەکانە بیڵم ئێستا لەگەڵم قسەی کە ڕێزانخانە باسیەکات ئەمە ئەو چەمکەیە لەوێ ئەویش باسیەکات باسی بوێری ژنەکە ئەڵێ ژن اینجا و تەبعاً بە وشەیە نەیوت بوێری بەڵام من دوای سیاغم کردەوە ناوی بوێریم بۆ دانا چونکە کە سەیری کۆی بابەتەکەم کردکە و باسیەکات باس لە بوێریەکە ئەڵێ ئەو بوێریە ئەو ئازایەتیە با بڵین ئەو جورئەتەی کە ژن بێوێت بچێتە سەر مەحفل بچێتە سەر چەکۆ بچێت داوا بکات ئەبێ معریفە و وشیاری لە پشتەوە بێت ئەگەر معریفە و وشیاری لە پشتەوە نەبێ زۆر زۆر خەتەرە چونکە خەڵکانێکی کە دێن ئەو بوێرێ ئیستیغلالەکەن وەکو ئەوەی ئەیبینین ئێستا ئێمە لە میدیاکان چۆن زۆربەی کچەکانمانیان ئیستیغلال کردووە وەکو مۆدێل و وەکو ئیتر کۆمەڵێ دیاردەی ناشرین یعنی ئەمە باسی ئەو بۆ ئەو باسیە کرد ئەو کۆ دیاردە ناشرینانەی کە ئەوە تا لە کۆمەلگای ئێمە بۆ بەجێ قێزەون وای لێ هاتووە خەڵک بێزی لێکاتەوە ئەمە ئەو بوێریە ئەو بوێریە نییە ئەو بوێرە خاڵیە لە معریفە و لە هوشیاری یعنی کەسەکان وشیار نین تا بتوانن ئەگەر بڵێنم شتە خراپە ڕەتیکەنەوە زۆر زەرورە ژن ئەگەر شتێک خراپ بوو شتێک باش نەبوو بۆ ژن بۆ پەروەردە بۆ مناڵ
بۆ کۆمەلگا ئەبێ ڕەتی کاتەوە بێ ئەوە نەوشیار بێت لەگەڵەوەشا بێ زانینیی باشی هەبێ پاشخانێکی زانینی باش ئەمە بۆ چوونەکەی بوو ڕێزان خان حەزەکەی تۆ وەرەوە یان بە ئەڤرین ئەگەر لەسەر ئەمە شتێکیە من نامێ زۆر بچمە ناوەوە خاڵۆیگان ئەفۆ ئەوەستا سەرکەوت ئەو بابەتێک کە باسی کرد مناڵ و ژن ئەو زیاتر جەختی لەسەر پەروەردەش زۆرە کردەوە ینی باسەوەی کە مناڵ پەڕێکی سپیە تۆ چیت لەسەری بنووسی هەرەوە بەرهەمەیەت یان جۆرێک لەوەی کە تۆ سبەی مناڵەکەت لە سەرەتایانی لە تەمەنێکی زۆر کەم کۆمەڵشتانێکت فێر نەکردن دوو سبەی دژی ئەو شتەوەستانەوە نابێ بەرامبەریان بگیان نابێ جۆرێک لەوەی بیان شکێنی چکە تۆ بۆ خۆت وات کردووە کە چۆن بڵێ گوڵێک کە ئاوی دەدەی بەرەبەران ڕۆژێک ئاوی دەی ڕۆژێک ئاوی نادەی بۆ نمونە ئەو گوڵە بەانی سروشتی خۆی گەشە ناکە ئەن گەشە دەکەن لە گەشە دەوەستێ بۆ پەروەردەکردنی مناڵش هەر بە هەمان شێوانی تۆ کە نەتوانی پەروەردەیەکیتان دروست بە مناڵێک گەێنیت ئەبێ چاوەڕێ بکەی سبێ کۆمەڵگێکی وە دروستە بێ یان جۆرێک لەوەی کە قەت باوەڕی بەوە نەبوو تۆ ئەبێ دژی هەر کەسێک بۆسیتەوە دژی هەر باوەڕێک بۆستیتەوە ئەڤریجان لێرە کەوانەیەکم بەرێ لێرە من ئاگام لە بۆ چوونێکی بوو لەسەر مناڵ بەڵام بۆ مناڵ چی وت ئەو باسی دایکی کرد وتی هەموو دایکێک ئەبێ لە ڕێ فیلمەوە هەوڵ بدرێت هەموو دایکێک وشار کرێتەوە ئەو داوای ئەوەی کرەگە کەناڵێکی تەلەڤزۆنی هەبێ بۆ دایک بۆ وشیاری دایک ئەگەر کەناڵی تەلەڤزۆنی هەبێ یان وەکو چۆن لە وڵاتان ئێمە ئەیبینین یعنی من بینیمە یوتیوب هەیە ئەو بەرنامانەی کە بەس تایبەتن بۆ مناڵ هاوکاری دایکەکەن کە چۆن دایکە ئەو مناڵەوە مناڵەکە لە کاتێکە ڤیددیوەیەکی بۆ خاتە سەری فێری زمانێکا فێری ئیتر ڕەوشتێکا فێری هەموو شتە جوانەکانێکە اینجا ئەو داوای ئەوەی هەبوو ئەوەی لای من باس کردووە کاڵێ باش ژنی ئێمە سوێن سوود لە خوێندنەوە و معریفە وەربگرێت بۆ ئەوەی لە ساواکەی باوەشیەوە گۆڕانی گەورە لە کۆمەلگا دروست بکات بە ئەو مناڵە لە پاشخانێکی معریفیەوە پێ بگات یعنی لە باوەشێکی معریفی و وشیاری دایکەوە پێ بگات نەک دوایی لەسەر جادەکان ئەو مناڵە سواڵی پێ بکرێت گوڵە بە ڕۆژە بفرۆشێ کلێنس بفرۆشێ و لە ڕێی ئەوەوە جەندرمەکان با بڵێن ملۆزمەکان تووشی لادانی بکەن مناڵەکە تووشی لادان بکەن بزەبت ئێمە دەمانزانی مارە لەکەوە قسە دەکات جۆرێک لەوەی کە هەمیشە کە ناوی منداڵی هێنا ناوی دۆم ناوی دایکی ئەهێنا دەیزانی کە دایک قوتابخانەی یەکەم بۆ مناڵ چ لە ڕووی پەروەردەکردنەوە بێ چ لە ڕووی پێگەاندنەوە بێ دەیزانی کە شتێک منداڵ عادەتەن ئەو شتێک لە دایک وەرەگرێ وەکو شتێک ڕەمزێک ئەمێنێتەوە لە بوونیێتیا ئەوە نییە بە پێی ژینگە ئەو شتە لە ناوێ نەمێنێت یان ون بێت بۆی هەموو جارێک کە باسی دایک ئەکرا باسی مناڵ ئەکرا باسی دایکی لەگەڵا کرد ئەیوت کە بۆن ئەوەی کە تۆ ئاماژەوە پێکرد کە کەناڵ هەبێت یان بەرنامە هەبێت بۆ دایک کە دایک زیاتر هۆشیار بکرێتە زاڵکو و کەسەکانی تری کۆمەلگا ڕاستە بوونی باوکیشی لەبیر نەکرد بوو بەڵام دەیزانی مناڵ زیاتر وا بەستەی دایکەوە لە دایکەوە نزیکدا شتەکان زیاتر لە دایکەوە وەرەگرتاوە کەسی دیکە بەڵێ من ئەوەی لە لای خۆما کە بینیم یعنی کە من کە لەگەڵ ماکە قسەی کرد ئەو داوای ئەوەیە کرد ئەیوت ئێوە لە ڕێ فلیمەوە ئەوی شەکەن با فلیمان لە ڕێ فیلمەوە بیکەن و با نووسەرەکان نووسەری فیلم سکرین پلی سکرین ڕایتەر با بڵێن فیلم نووس و دەرهێنەر با ژن بێت اینجا لێرەیە من ئەمێ شتێ بڵێم کە ئاگادارم کردەوە بچێ سوود لە کۆمەڵە سەرچاوە وەربگرێ لەوانە من ڤیددیۆکانی وانەکانی ڕۆژە حەسەن و هەوارخان و برادرانی تر خانمانی تر ئەوانم ئاگادار کردەوە فیلمەکانی تر دوایی هات سێرم کرد وتەکانی ڕۆژە حەسەن یەوتەوە ئەوەی کە ڕۆژێک لایڤی کردووە سێرم کرد چووە کۆمەڵێک نووسینی دۆزیوەتەوە ئەی خوێنێتەوە ئەو نووسینانەی هێناوە یعنی سەیری ئەو خانمە لە لای من لەوەیە بوو چۆن توانیەتی ئەو هەموو سەرچاوەیە بدۆزێتەوە یعنی سەیری فیلمە کوردیەکانی کرد چوو گەڕانێکی باشی کرد اینجا هاتۆ داوای ئەوەکە ئەڵێ با دایک لە فیلمەکانە ڕۆڵێکی بەرچاوی هەبێت
ماریا تەمەنێکی کەمی هەبوو، یعنی تەمەنێکی کەمی هەبوو، بەڵام زیرەکێکی زۆر، ئەزمونێکی زۆر، زانیارێکی باش، هەموو ئەمانەی لا هەبوو. من ئەوەندەی یعنی لەگەڵ ماریا قسەمانە کرد بە حکومەوەی کە زۆر زۆر نزیک بووین، قسەمانە کرد هەموو جارێک، ینی ئێمە کێشەی ئێمە و ئەو دەردانی کە تووشی کۆمەڵگە بووە هەمووی پەروەردەی ئەمان گەڕاندەوە بۆ پەروەردە، ینی زۆربەی جارەکان قسەکردنی ئێمە تەنها لەسەر پەروەردە بوو کە چی بکرێ لە کۆمەڵگەیە، لە وەزارەتی پەروەردە چی بکرێ، چۆن شتەکان دابڕێژێتەوە بۆی کە بێتەوە ناو خەڵک، کۆمەڵگە بەرە گۆڕان بڕوات، هەموو جارێک باسی ئەم شتانەمانە کرد. گەمانەوەی کە پەیوەندی ئەگەر مەجال هەبێ ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی فیلمسازانەوە هەیە لێرەیە کە ئێمە قسەی لەسەرەکەین، ڕاستی ئێمە هێشتا لە مەسەلەی لە بواری فیلمسازی ئێمە هێشتا ئەم بابەتە گەشەی پێ نەدراوە لە بواری باسی ئێوە باسی تەلەڤیزۆن و دراماکانتان کرد، باسی تەلەڤیزۆنتان کرد بە شێوەیەکی گشتی، تەلەڤیزۆنی ئێمە بە شێوەیەکی گشتی یعنی لە ئاستێکی زۆر خراپایە لە بواری پەروەردەیە کە ئەتوانم بڵێم یعنی نەبوونی زۆر باشترە لە بوونی، ینی بوونی زیانێکی گەورە ئەیە، چونکە تەلەڤیزۆنەکانی ئێمە کۆمەڵێک تەلەڤیزۆنی بازرگانی و مەسائلی ڕێکلام و ئەو شتانەیە، ینی و ئەو هەموو دراما خراپەی کە بەس وەختە کوژێت بەڕاستی، یعنی وەکو ئەفیون وایە کە خەڵک هینەکە یعنی مەستەکە بنبەستیانەکە لە زۆر شتە و لاسایی ئەکرێن و ئێمە ئەبیستین لە کوردستانە خەڵک چەند ئاڵوودەی ئەو درامایانەیە ئەو مسلسلانێکی ئێستا هەیەوانە کە بەڕاستی هیچ کامێکیان زڕێک سوود بە کۆمەلگای کوردی ناگەێنن، نە کوردیەکان وەنە ئەوانەی تریش، ناوانەی کە تەرجەمەش کراوە و دۆبلاج کراوە ئێستا کە کاریگەریەکی زۆر خراپیان هەیە لەسەر کۆمەلگا و بەرنامەی تەلەڤیزۆنی بەرنامەکان زۆر بەرنامەی خراپن، یعنی ڕاستی بەرنامەی باش زۆر کەمە لەبەرەوەی سەر لێ شێواوەیەک هەیە لە میدیای کوردیا، ئەو سەر لێ شێواوەیە وای کردووە هەر حیزبێک و بەپی مەنهەج و بەرنامەی خۆی مەسەڵەن خەریکی کارکردنە بۆ حیزبەکەی خۆی و ئەوانە مەسەلەی خەمی گشتی وەکو مەسەلەی خەمی کۆمەلگای کوردی بە شێوەیەکی گشتی لە خاکن، یعنی بە خاک سپێراوە، یعنی بە هیچ شێوەیەک خەمی کۆمەلگا و خەمی گەشەی کۆمەلگا ئەوانە لەناو تەلەڤیزۆنان نییە ئێستا، یعنی لە سەرەتای ڕاپەڕی ناتوانین بڵین هەنێک بەرنامەی باش هەبوو ڕاستەکەی کە بەرنامەی پەروەردەیی بووە، ئێم ئاگاشمان لێیە کە تەلەڤیزۆنێکی پەروەردەیی هەبووە، تەلەڤیزۆنێکی پەروەردەیی وازام ئێستاش ماوە کە بەڵام ئەو تەلەڤیزۆنە هیچی تیانە لەبەرەوەی کەس هاوکاری ناکات و ئەو چونکە تەلەڤیزۆنەکانی کە پارێکی خەیاڵیان هەڵڕشتووە بۆ کەنائینەکان کادرەکانی خۆیان و ئەو تەلەڤیزۆنەی تر هیچ پارێکی نییە بودجەی نییە خزمەت ناکرێت لەبەرەوە هیچ شتێک ناکە، یعنی ئێستا بڕۆ ئەحسایەک بکە لە خەڵک بپرسە لەوانەیە لە سایەکیش ئاگای لەوە نەبێت کە تەلەڤیزۆنێکی پەروەردەیی هەیە لە ناو بڵێن سەر بە حکوومەتی هەرێمە کە شتێکی ئاوا هەیە بەڵام کەس نایزانێ و کەس هیچ شتێکی باشی لەوە نابیستێ، لەبەرەوە یەکێک لە من چەند ساڵێک لەمەوبەر کۆتم بەسەر باسێکە باسی ئەویانە کرد کە کاتی خۆی لە میسرێکان لە وازام لە ساڵی 1970کانە بۆ شتێکی ئاوا لەو بابەتە بووە یا ببوورە پێشتریش بووە رادیۆ هەبوو لە رادیۆ شانوێتیا بۆ بۆ نمونە شانۆگەریەکانی هێندێکی بسن هەمووی کە مجموعەیەکی زۆری لە شانۆگەری ناسراوەکانی بە تەرجمەی عەرەبی کراوە بە شانۆگەری لە ڕێگەی رادیۆ بە خەڵکو کراوە، یعنی ئەمە بۆ تەوعیە بۆ هۆشیاری خەڵک ئەم شتیان کردووە، یعنی ئەوە نەبووە کە نەکرابێ، یعنی شت هەیە مەسەلەن لە حەد لە دەوروبەری خۆمانە ئێمە ڕاستیەکەی ناتوانین کوردستان بشبهێنین بە مەسەڵەن بڵێن باوەکو ئەوروپا بێت چکە بە هیچ شێوەیەک ئەمە نابێت لەبەرەوەی دوو کۆمەڵگای جیاوازە لە زۆر ڕۆ جیاوازە، یعنی تۆ بێ ئەو شتانەی کە ئەتەوێ بیکەی سەر بە ئەو پەرسپەکتیڤە بێت کە لەوێ هەیە سەر بەو شن مەکان زەمانە بێت کە لەوێ هەیە و تەتەڕوفی تیانە بێ وای لێنێت کە خەڵک مەسەلەن بڵێت ئەمە بە شێوەیەکی گشتی ڕەفز کاتەوە لەبەرەوە بێ شتێک بێ نزیکایەتێکی هەبێ لە خەڵکە و کاریگەری هەبێ، مەسەلەن تەلەڤیزۆن ئەیتوانی گەورەترین کاریگەری لەسەر خەڵکدا بنێن لەوێ،
بە تایبەتی لەسەر ژن و مناڵ و ئەمانەی بە تایبەتی و ژنانەی کە کاریان نییە لە ماڵەوەن ئەکرا کاریگەریەکی زۆر گەوری هەیە کە زۆر وەختیان هەیە بۆ ڕێزانجان باسی ئەوەشی لای من کرد ئەو وتی یعنی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە ئەوە پەروەردە وەکەوەی کە ئەڤرین باسی کرد و وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ئەو قافیشی وت ئەو باسی ئەم سێ چەمکەی کرد وەزارەتی ڕۆشنبیری لەو بوارەیە زۆر کەم تەرخەمە نەیتوانی و کۆنتترۆلی تەلەڤزۆنەکان بکات و لە کاتێککە ئێمە زۆلم کاتەیە زۆر پێویستمان بەوەیە تەلەڤزۆنەکان کۆنتترۆل کرێن بۆ بەرنامە سەقەتانی کە ئەکرێت و ئایا بێجگەلەوەی ئەوە وەزارەتی ڕۆشنبیری نایکات ئەی باشە ئێمە وەکو هونەرمەندان یعنی و داوای لە ئێمە هونەرمەندانە کرد لە ڕەخنەگرانە کرد لە فلیم سازانە کە دەیت ئێوە بۆ ڕۆڵتان نییە یعنی بۆ هەوڵ نادەن ئەو بەرنامە سەقەتانە داشۆرن یعنی هەوڵدەن ڕێگریان لێ بکەن وەکو ئەزانین مەسەن وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ئەوقاف و وەزارەتی پەروەردە سەر بە و بەدەسەڵاتن دەسەڵاتش ئایا یا لیبی ئاگایە یا مەبەستێتی ئەم دوو خاڵی باسکەوت یا لیبی ئاگایە یا مەبەستێتی کە خەڵک جێل کرێت بۆیە ڕێگە بەوادن بۆیە ئەو سێ وەزارەتە کەم تەرخەمن هەتا باسی لە وەزارەتی پەروەردە کرد وتی ئەوانیش خەتابارن لەوەی کە مامۆستا چۆن ئەبێت مامۆستایەک وشیار نەبێ مامۆستایەک وریان نەبێ مامۆستایەک نەخوێنێتەوە مامۆستایەک ئاگای لە دنیای دەرەوە نەبێت مامۆستایەک وەکو هەر ئەوە بەرچاوی ببەستیتەوە بەس ئەو کتێبەی کە لە بەردەمیایەتی ئەویش بێ لە بەری بکە وەکو تووتیەک بیڵێتەوە بەڵام خۆهرەوە نییە ئەو کتێبە ئەوانەیە بوترێتەوە ئەی بۆ نایە ئەو وانانش بوترێتەوە ئەو شتە جوانانەی کەوچەر و نەریتی میلەتی کوردشی پێ بڵێتەوە هەتا ئەو لەوێ باسی خاڵێکی کەشی کرد وتی کام لە مامۆستاکانی ئێمە چەندیان بە ڕێژە وەریگرە یا لە فێرخوازەکانمان بە ڕێژە وەریگرە ئەوەنەی ئاگایان لە شەڕەکانی عەرەبە کە لە کاتی فتوحاتی ئیسلامیە کراوە لەبەر خۆشەویستی بۆ دین ئەوەنە ئاگایان لە هیچ شتێکی کوردی نییە کاتێک کە تۆ لە مامۆسایەکە پرسی ئەڵێ کوردەوەی لە کورد چیمان هەیە ینی مامۆستاکە نایزانێتەوەتە مامۆستاکە پاشخانێکی زانیاری نییە مامۆستاکە خوێنەوار نییە اینجا ئەیود وەرە بڕۆ بواری و ڕۆشنبیریشەوە لە تەلەڤزۆنەکانە ئەیبینی سێرەکەی ئەو کەسەی کە بەرنامەکە پێشکەشەکات هاتووە خۆی لوت و گۆنا و دەموچا و هەمووی ئەم فیلەرە چیە عملیات کردووە هەمووی کردووە ئەوە هەمووی کاریگەری لەسەر خەڵکەکە هەیە بڕۆ خەڵکەکە هەر شتێکە بینی ئەڵێ پارەمە بێچم لوت و جوانەکەم پارەم هەبێچم لێوە مەستورەکەم پارەم هەبێ ئەچم چەناگەم والیەکەم ئەچم ئەوە مالیەکەم باشە بەس لەوەیە ئاوا پێشان بدێت ئەمە کاردانەوەکەی کە لە لای تەلەڤزۆنەوە لە ڕێی میدیاکانەوە لە ڕێی ئەو پێشکەشکارانەوە کە کراوە هەتا باسی ئەوەی کرد وتی هەتا بڕۆ سەر تەلەڤزۆنە ئیسلامیەکانش خانمەکانیان نەبینیت بە لە چیەکەوەی بەڵام دەموچاوی پێشەش عملیاتی کردووە ئێوتی قەی ناکرد تۆ کە ئەوەت کردووی تۆ دی باسی چاکسازیەکەی ئەمەیە کۆمەلگای وێران کردووە ئەمەیە کاریگەری لە سەر کۆمەلگا کردووە بۆیە ئەو داوای ئەوەیە کرد ئەویت ئەبێ ڕێ لەمانە بگیرێت هەتا ئەو مسلسلە تورکیانە مسلسلە ئەجنەبیانە هەموو ئەوانە ئەویت ئەمانە ئەبێ بە کۆنتترۆڵا بڕوات بەس کاک سەرکەوت بەڕای ئەو ئەبێ کێ ڕێگەی لێ بگرتا یعنی کێ مەسەلەن ئێمە ئێستا باسم کرد ئەوتی وەزارەتی ڕۆشنبیری نایکات ئایا کە نایکا خەتاکە حکوومەت وەکو حکوومەت وەکو سیاسەتی ئەم حکوومەتە ئایا لە نەزانین و بیئاگاییانەوەیە یاخو بە مەبەست ئەیکەن بۆی خەڵکەکە جێلکەن بۆی خەڵکەکە سەرقاڵ بێ بەوەوە ئەمەی ئاواوت نەیوت یعنی لەبەرەوەیە بەڵام داوای لە ئێمەی فلیم سازانە کرد ئەی با فلیم سازان بێن لە فیلمەکانیان لە دراماکانیان بە وریاییەوە مامەڵە لەگەڵەوە نەو شتانە ڕەتکەنەوە با نووسینەکانتان ڕەخنە بێ داوا بکەن شتانە ڕەتکەنەوە ئەبێ ئێمە مەسەلە نەگەر کورتە فلیمەکەیت وەزارەتی ڕۆژ باسی ئەوەی کرد ڕۆژە هەوارخان ئەوان مستەفا باسی ئەوەی کردوتێتی وەزارەتی ڕۆشنبیری کاتێکی مامانەیە فلیمێکی کوردی بکەین نووسینەکە سیناریۆیەکمانەیە ئەیبین ڕێگەمان پێ نادەن پارەمان بۆ سەرف ناکرێت بودجەمان بۆ سەرف ناکرێت وتی ئەگەر بۆی ناکرێت با بێ بە کامیرەیەکی دەستی با بڕوا شت بکەن کۆمەڵە کورتە فلیم کەن زەخت لە وەزارەتی ڕۆشنبیری بکەن کە ئەمەیە
ئەمە ئەبێ ژنش بیکات ئەبێ ژن بەو شۆڕشە هەسێت ئەی پیاو نایکات سەکەی لێرە ئەوەش بوو ئەوەش ڕێزانجار ئەیوت پیاو سەرقاڵیشی ترە بەڵام داخەکە لای ژنە ژن کێشەکەی هەیە ئەبێ ژن بێت ئەو ئاخ و ئۆف و ژانانی کە هەیەە ئەوان بیڵێن ئەبێ فلیمساز نووسەرەکە ژن بێت دەرهێنەرەکە ژن بێت ئەبێ هەوڵدەن تەلەڤزیۆنەکان هەمووی ژن بیگرێت بەڵام ژنێکی وشیار وە خاوەن پاشخانێکی معریفی تێ داوای ئەم خاڵانەی ئاواوت ڕێزانجار لە لای من ئەبری خان حەزەکەی تۆ بزانین چی بۆ چۆنێک تێ لەسەرم مەساگیان باسی ئەوەشی لەگەڵ منە کە هەموو جارێک لە درامای کوردی لە فیلم و فیلمە سینەمایەکانی کووردە ژنی کورد بەعام بە ژنێکی جۆرێک لەوەی کە دژی مردی ئەوەستێتەوە یان ئاها جۆرێک ژنێکی حیشەتەیە لەگەڵ ڕێزما و مستەڵەحە بەکارەهێنم بەڵام ژنی کورد لە نێو دراماکانە هەموو جارێ ژنێکی حیشتەیە لە کاتێکە نەخێر کوا ژنی کورد هەمویان بۆ جۆرن جۆرێک لەوەی لە باش و خراپە لە هەموو جێگەیەکە هەیە بە ژنەکانیشەوە بەڵام بۆ دراماکانی ئێمە بۆ فیلمە کوردەکانی ئێمە هەموو جارێکە ژنتیایە بەشدارە ژن بە کەسێکی جۆرێک لە ئادام درێژ و ژنێکی قسە سەوزکردنی خۆی و ئەوە بێ بۆ ژنێک نیشان نادا بۆچی لە فیلمێکە نمونە مامۆستایەک بێ عینێک مامۆستایەک بێ دایکێک بێ لە نێو ماڵەکەی خۆیان پەروەردەی مناڵەکانی بکە پەروەردەی کچ و کوڕەکەی بکە کە چۆن بۆ شتانێک لە کۆمەڵگاکەی کچ نابێ بیکە بۆ کوڕەکەش بە هەمان شێوە کە تۆ ئەو بۆ ئەو خراپ بێ بۆ ئەمیش خراپە بەڵێ من یەکێک لەو لەسەر ئەم تەوەرەی کە تۆ باسیەکەی دابرینجان ئەویش باسی ئەوەی کە دوتی ئێمە ئەو فیلمانەی کە ئەکرێت ئەو فیلمانەی کە کراوە ئەو درامانەی کە کراوە و دەرهێنەرەکانمان فیلمسازەکانمانە بێ زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ حاڵەتێکی کە بکەن کاردانەوە یعنی تۆ کاتێکە قەیناکە ئەڵێن مەسەلەن ئەبێ گرفتە بێ گەلە جار گرفتەکە خەیتە ئەستۆی ژن ئەی بۆ نایخەیتە ئەستۆی پیاو من وەکو سەرکەوت ئەمە لێرە وەکو ماریان ناڵم من وەکو سەرکەوت هەموو گرفتەکان بەلای پیاوابینم هەموو گرفتەکان سەبەبی هەموو گرفتێک هیچ ژنێک لە لای منەمە وەکو سەرکەوتەیڵێم هیچ ژنێک لە لای من خراپ نییە هەمووی فریشتەیە بەوەی کە پیانەڵێن لەش فرۆشیش ڕێزم بۆیانەوە ڕێز شمێکم قسەیەکەم ئەوانیش فریشتن چونکە باوکە یا برایە یا مێردە یا دەستگیرانەکەی هەڵی خەڵەتان و تووشی غەڵەتی کردووە ئەمە تا ئێستا قسەی خۆمە من قسەی منە بیماریانە من ئەڵێم ژن دڵپاکی و خۆشباوەڕیتیایە پیاون ئەم دووشتە ئیستغلالەکەن وای لێکەن تووشی ڕێغەڵەتیەکەن و ئیستغلالەکەن بۆ شتی خۆیان بۆ مەبەستی خۆیان بڕۆن هەموو شتەکان هەموو هەڵەکانی ژن لێک دەنەوە لە پشتەوەی پیاوە سەبەبەکە ئەمە تا ئێرە بۆ چوونی من اینجا ئەو باسی لە چی کرد باسی لەوە کردی لە دراماکانە ئەبێ ئاگاتان لەوە بێ کاتێک کە تۆ دی باسی ژنێکەکەیتەوەی کە ئێستا تۆ باسی کرد باسی کۆنی کردوتی ئێساش لە هەولێرە کاتێکە ئافرەتێکە گەرێک تۆ قسە بکە زیاد بێت یعنی بۆچوونێکی بێت ئەگەر بۆچوونێکی علمیشی هەبێ سەرەکەی کابرای پیاوەکەی یا براکەی یا کوڕەکەی وا فێرکراوە پێڵێ تۆ چیڵی سەبرێقیتی ئەمە ئێوە ئاگاتان لێ نەبووە لەوەیە بیرتان نەما بێت کاتی خۆی لە درامایەکی تەلەڤزۆنی کۆنی هەولێرە کە بە سەبا عەبدوڕەحمان وەوانتیایە دەوریان بینیوە ئافرەتێک ڕۆڵی کوڕێک بووە ڕۆڵی سەبرێقیتی بینیوە وەلەو ئافرەتە دەمەوەرانە بووە ئەمە زۆر خراپ بووە فەرمو تا ئێستا لەناو هەولێرە ئەمە بە ژنە وترێتەوە ئێستاش لە سلێمانی ئەو بەرنامانەی کە هەیە نازانم ناوەکانیشیان نازانم بەس یەک دوو حەڵقەم لێ بینیم کاتە لە کوردستان بووم هەر ئاینەن شتە یعنی ئیشەکانیان زۆر خراپە ڕۆڵێکی زۆر خراپە یا بە ژن بە دەمەوەر و قیژە قیشتر و ئەو هینانە باسەکە ینی خۆنا ئەینەن شتی هێناوە گواستێتەوە بۆ ناو دراما کە خۆی لە ڕاستیە یعنی نابێ بەو شێوەیە بێ ینی تۆ باشە من لێرە پرسیارێکم بۆ دروستە بێ ئیجازە بن بۆ هەردوو لاتان باشە ژنی کە لە فیلمێکە ڕۆڵە بینێت هەموو جارێک بۆچی بۆ دۆرانی قبول بێت ینی سوور دەزانە سیناریۆکە ئەوەیە کە تۆ ئەبێ ژنێکی دەمەوەربی باشە سروشتی خۆت بۆ ئەبێ قبوڵی کەیت کاتێکە ئەو شتێک کووە ئەوەندە جوابێکی هەبوو بۆەوە ماریا جوابێکی هەبوو بۆەوە
ماریا وا بزانم سوودی لە قسەیەکی وا بزانم ڕۆژە حەسەن وا بزانم لە خاتون ڕۆژە حەسەن وەرگرتو بوو کە ئەڵێ کاتێ یان هەوار بەخوا نازانم کامیان بمبورێن ینی من کە نەزانم سەرچاوەکانی ئەو کە چی سوودی لە چی وەرگرتووە بیڵێ با ئەو بە سوودی لەوەی ئەوان وەرگرتووتی باژن ئەوەنە معریفە و وشیاری هەبێت کە ئەکتەرە ئەگەر دەرهێنەر نییە ئەگەر نووسەر نییە کە دەورێکێ دەنێەوە بە خۆشیان نەدا بە هیچی چکیاندا با لەوێ قسە بکات با لەوێدا کۆچی لە ژنبوونی خۆی بکات لە شوناسی خۆی بکات بە ئەو ڕێگە نەدا لەو درامایە نەخۆی بەشدار بێت و نە ئەو ژنانەشی کە لەوێن لەگەڵ یا بەشدار بێت بڵێ چکە تۆ باسی ئازادێکی کرد ئازادی لێک دێتەوە ئازادی هەرەوەنیە کە تۆ مارێش زۆر جار باسی ئەو یەکرێت ئازادی ژن هەرەوەنیە تۆ بڕۆ لە دەرەوە بەجلێکی ڕووتەوە یان بتەوێت سێکس لەگەڵ هەر کەسێکا بێ بیکەیت ئەو ئازادی پێ ناوترێ تۆ کە ئەڵی من ئازادم وەکو ژنێک لەوەی ئازادی کە تۆ سینەرۆیەکی وا دێتە بەردەست قبوڵی نەکەی کە وەکو خۆت قبوڵت نەکرد نەچێت کاری وا دروست بێ بۆ نە فیلمی وا دروست بێ بە کەسی کە بڵێ دیسانەوە ئەویش قبوڵی نەکا بۆ ئەم شتە ئەها ڕوتینی نەبێتەوە لەنێو فیلم و دراماکانە نێڵی برادەرەکەشت بچێ و ڕۆڵە ببینێت یعنی باسی یەکێ لە کارکتەرەکانی ترکرد سەباو لە درامەکە بووە سەباو بە خراپە پێشاندراوە ئەیترەگە خراپیش نەبوو بێت بەڵام ئەبێ ئاگامان لێ بە کاردانەوەکەی چەند لە ناو خەڵکە ئەڕوات وای لێ دێ پێڵێن ئەڵێن مەسەلەن ئەڵێ نازانم لەکوێە بینیوتی وەڵی جۆم لێ بووە مەسەلەن کە ئافرەتێک قسەیەکەکە قسەیەکێنێ یا شتێکە بێت پێڵێن ئەڵی سەباوی سەباوە مەسەڵەتی لە دراماکەیە ئیجابە ئێمە دراماکان زۆر بە حەزەرەوە مامەڵی لەگەڵا بکەین ئەو داوای ئەوەی لێمانەکە کاتێک کارکتەری ژنێنی ئەبێ بزانی چێ بێ ژن ئەو ژنە بێت کە گۆڕانێکی گەورە لە کۆمەلگا دروستکات ئەبێ نووسەرەکەی ئەو ژنە بێت یان پیاوەکە بۆ ئەم نمونەیە من هەر ڕوو لە ڕێزان خانەکەم ڕێزان خان شانۆیی نورای ئەپسنی نەرویجی کە تۆ پسپۆری لە بواری شانۆی ئەپسنە باسی ئەو کاریگەری ئەو کارکتەرە بکە کاتێکە ئەپسن ئەو کارکتەری نورای نووسیوە وەچی گۆڕانکاریێکی گەورەی لە نەرویجا کردووە زۆر باش خۆی ئەو مەسەلەیە ئەوەی کە ئەکتەرێک بۆ نمونە چۆنچۆنی ئەکتەرێوا لە خۆیە کات کە مەسەلەن جیا بێتەوە لە کۆمەلگا مەجارێکی ترە گەڕێنەوە بۆ مەسەلەی تاک لەناو گروپە یعنی مەسەلەی تاک و مەسەلەی گروپ ئەمە دوانەیەکە کە ئەکرێت زۆر ئیشی لەسەر بکرێەوە پێم وایە بۆ چوونەکانی ماریا زۆر لەناو ئەم تیۆریە جێگەی خۆی کاتەوە تیۆریەی گونجاندنی تاک لەناو کۆمەلگایە یان تاک بۆ خۆی چیەکات و کۆمەلگا چیەکە گروپ چیەکە گروپی کۆمەلگا کە تۆ تاک ئەو هۆشیاریەی نەبێت لەناو ینی ڕوانینێکی هەبێت جیاواز بێت لە ڕوانینی کۆمەلگاکەی بێگومان هەر بەردەوامە بێ وەکو ئەو مسەسەلانی ئێستا وەکو زۆربەی زۆری فیلمەکانی کە هەمانە ئێستا گۆڕانکاری ئەو گۆڕانکاریە گەورانیان بەسەرا نەهاتووە بۆ نمونە کە لەناو کۆمەلگای هەیە چونکە کۆمەلگا تەقبولی ئەو گۆڕانکاریان نشناکە بۆیە ئەوانیشی هێنن بۆ ئەوەی ئەمە هینێکەیە خۆی ئۆکۆنۆمە پرۆفیسۆرێکی بە ئەسڵ نەرویجی لە ئەمریکا گەورە بۆ لەدایک بووە ناوی منسوور شتێکە ناوەکەی نووسیوە ئەو هاتۆ باسی ئەوواکە باسی مەسلەی ئاکشنی تاکەکە لە ناو گروپە کە تۆ هاتیت و ئەم شتانە و لەناو خۆتا جێبەجێ یعنی خۆپی نەگەیشتبی بە تەواوی خۆپی نەگەیشتبی ناتوانانی ئەو نامەیەش بگەێنی بە خەڵکێکی تر یعنی کاتێککە تۆ دەوری سەبریەقیتێت یعنی ئەگەر تۆ بیرکردنەوەی تۆ جیاواز بێ لە بیرکردنەوەی سەبریەقیتێ قبول ناکەیت یعنی دەوری سەبریەقیتێ نابینیت بەڵام کاتێک کە تۆ خۆت هەڵگری هەمان بیری سەبریەقیتێبی هەمان ئەو بیرەبی کە کۆمەلگای یاوێتی بەو ژنە هەمان ئەو گیان ئەو کاتە پیاوێک بڕۆڵی ئەو سەبریەقیتەی بینی مثلا ئەمە چاوشینمان هەیە مثلا دەوری زۆر ژنی بینیەوە بەڵام لە زۆربەی دەورەکانیان مثلا ئێمە زۆر سپاسین ئێمە لە فستیڤاڵی گوڵەمێخە جایزەشمان ناپی بە عومەر چاوشین لەبەرەوەی ساڵەهایەک دەوری ژنی بینیوە بەڵام زۆر جار ئەو دەورانەی ژنکەی بینی دەوری ژنانێکی دەمدرێژ و تەڵەکە باز و ئەوە نیە ئەو شتانیان یاوت یعنی ژن وەکو شتێکی تەڵەکە باز و ساحیرە و نازانم چی و
ئەوانە دەودی پێدراوە بەس ئەگەر بێم وەستر پرسیارەکەی تۆ لەسەر مەسلەی چۆنچۆنی ژنێک وەکو نورا گۆڕانکاریەک دروستەکە لە کۆمەلگایە کە پێشتر نەبووە ئێمە گەرە و باسی ئەو شانۆگەریە بکەین و شانۆگەریە لە کوتایی 1970 نووسرەوە 1970 شتێک 1970 شتێکی وایە یەت ئەم ژنە لە ئەو کاتەی کۆمەلگای نەرویجیا ژنێک بەو شێوەیە نەبووە یعنی تۆ لە کریسمسا لە کۆتایی مانگی دوانزەیە ژنێک بە شەو دوای سعات 12 شەو لە ماڵەوە بڕاتە دەرەوە بۆ بەفرە مەسەلەن 2 مەتر بەفر باریوە بۆ نمونە لە نەرویجا 2 مەتر بەفرە باری لەو ساڵەیە لەو کاتەیە بەتایبەتی لە 1970 بۆ کوێ ئەچێ مەسەن شتێکی وا وجودی نەبووە لە واقعا بەڵام ئیبسن چۆنیە دروستیەکە یعنی ئیشی هونەرمەند و نووسەر و خەڵکانی ڕۆشنبیر کەمە پرسیارێکە ئێمە دواتر ئەیکێنم پرسیارە من هیوادارم میوانەکان و ئەوانەی گۆگرانمان لە خوارەوە وەڵام بنەوە یعنی ئێمە لە کوردستانە مەسەلەی نخبەمان هەیە ئێمە نخبە لە 1970 و لە 80 من پێم وایە کورد نخبەی هەبوو نخبەی ڕۆشنبیری هەبوو کە بەڵام ئایا ئێستا ئێمە نخبەمان هەیە یان ئەوانیش لە ناو مەسەلەی ڕێفۆر لە مەسەلەی ئیسلامیزما تواونەتەوە یان چونەتە ناو ئەوە بە جۆرێکی تر بە ئیسلامێکی میان ڕەو یاتوانین بڵێن تۆزە کەمتر فەندەمنتاڵیست بیرەکەنەوە ئایا ئێمە نخبەمان هەیە ئەمە گرنگە یعنی چونکە تۆ گۆڕانکاریەکان هەمیشە هەموو کەس نایە لە کۆمەلگای گۆڕانکاری بکە ئەو گۆڕانکاریانەی کە ڕۆدا هەمیشە چەند تاکێک هەڵەسنە گۆڕانکاریان ئەکەن دواتر کۆمەلگا چاویان لێکە بن بنمونە یەکێک لەوانە نورایە نورای ماڵی بووکەڵەی هێندێک ئێسنا کە نورا ئێستا وەختیەوە نییە چیرۆکەکەی باسکەم چکە نیو سعات مەوێت تا باسی چیرۆکەکردووە پێشتر لەسەر ئەوە توانم دوایی دایگرن بۆ ئەوە ئەگەر یەکێک بێوە حەزی لێبێ لەسەر ئەوە شت بزانێ ئەم ژنە گۆڕانکاری دروستەکە مەسەلەن ئەم ژنە ئەبێ بە سیمبول نەک بە تەنها لە ئەوروپا بۆ بە تایبەتی لە سەردەمی ئیبسن خۆیان کە ژیاوە لە 1970 لە کوتای 1970 نمونەی ژنێکی لیبرال بووە لە ئەڵمانیا چونکە ئیبسن لەو کاتەیە کە و دەقانووسێ لە ئەڵمانیاژی لە دانیمارک لە سوی لە سکەندەنافیا بە شێوەیەکی گشتی دواتر لە ئەمریکا لە بەریتانیا یعنی ئەمە بێ بە ژنێکی نمونەی کە ژنێکە زوڵم قبوڵ ناکە ژنێکە مێردەکەی پێڵە تۆ نابێ من بەجێ بێڵی ئەی چی بڵێن بە ئاین چی بڵێن بە کەنیسە بۆ نمونە چی بڵێن بە مناڵەکانم چی بڵێن بە کەس و کار بەمانە ئەوەڵێ من جارێ نەهیچ لە ئاین تێگەیشتوم نەهیچ لە پەروەردە تێگەیشتوم ئەڵێ من نەبێ بڕۆمە دەرەوە خۆم پەروەردەکەم پێشتر ئەبێ خۆم پەروەردەکەم اینجا جارێکی تر بێمەوە مناڵەکانم پەروەردەکەم نورا خاوەنی سێ مناڵە هەسێ مناڵەکەی و هاوسەرەکەی بەجێ ئەهێڵە ئەڵێ من ئەبێ بچم خۆم پەروەردەکەم لە پێشە اینجا دوایەتوانم خەڵکی تر پەروەردەکەم یعنی تۆ کە ئەگەر ژنێکی وا و نەخۆڵقان لە کۆمەلگایە من ناڵم هەموو ژنەکان یاخی بن و بڕۆن و نازانم مناڵەکانیان بەجێ بهێڵن بەڕاستیەوە خراپترین شت ئەوەیە کە تۆ مناڵ بۆ کۆمەلگایکی پاتریارک بەجێ بهێڵیت و بیان نەیتە دەست قەدەر ئەوە خراپترین شتا کە ژنێکی کا مناڵەکانی خۆی بەجێ بهێڵە و بڕوا بەڕاستی بەڵام تۆ ئەبێ یعنی نووسەر و ڕۆشنبیر و لە فیلما لە نووسینە لە ڕۆمانەکانمانە لە چیرۆکەکانمانە لە نمایشی شانۆگەریەکانمانە تۆ بێ خۆڵقێنەری کەسایەتیەک بی کە هێز و یعنی هێزبیا بە خەڵک هێزبیا بە خەڵکی تر بۆی بتوان لاسایی بکەنەوە یان ببن بە هەوێن بۆ بزوتنەوەیەکی تر بەرەو پێشەوە بڕوە لەبەرەوە ئەم شتە لە ناو درامای کوردیەوە لە ناو شانۆی کوردیان لە ناو شانۆیە تا ڕادەیەک دەستی پێ کردووە بەڵام لە ناو فیلمە هێشتا زۆر لە سەرەتایە ئیشی زۆر ڕێزانجان باسی شتێکی کەی کرد ئەو بەم شێوەیە نەیوت بەڵام مناڵم یعنی سیاغی وتنەکەیەوە کەمەوە شوناس با بڵێن ئەو هەوێ ئەو ناسنامەی کە بۆ ژن دانراوە لە کۆمەلگای ئێمەیە چونکە کۆمەلگای ئێمە بڵین و نەڵین کۆمەلگاکە کە دینی لە پشتەوەیە و نەریتیش بەند و چەمکەوە توانیانە لە کۆمەلگایە کاریگەریەکی زۆر دروستکەن لەسەر شوناسی جیاکردنەوەی بوونەوەرەکان یعنی تۆ سێرەکەی پیا و بە گەورەترە زانن ژن بە کەمتر یعنی وای لە هاتووە ژن کاتێکە ئەبینیت
لە بادینانە ئەڵێ عیالا من یا بیچکا من ئەمە بە ژنەڵێن یان لە لای خۆمانە ئەڵێن ماڵەوەمان ماڵەوە چییە سەلاجەیە مجەبیدەیە تەباخە چییە ئەخر نابێ بیگەنیتە ئەو ریزەوە یان ئەڵێن ئافرەت ناقوس العەقلە ئەمە گەشتۆتە ئاستێک ئەڵێ ئەمە گەشتۆتە ئاستێک هەموو پیاوەکەی لێتەوە گەلێ جار ئەڵێ من جۆم لێ بۆ پیا و مامۆستای جامیعە بووە جۆی لەمە بووەوە لەوەیە ئەڤرین ئاگای لەو مەسەلەیە بێت و باسیەوە کاڵێ من جۆم لێ بۆ مناڵ لە باوەشی دایکیا بووە ئەوە نییە فێری قسابێەوەی تری نەبێ لە باوکیەوە فێرە بێ بە دایکی بڵێ ناقص العەقل عنکو ناقص العەقلێک یا گوێی نەداتێ گوێی لێ نەگرێت بڵێ بەسە چەنەبازی بە دایکیم قسەیە بڵێ ئەمە ئەبێ لە دراماکانە بسڕێتەوە ئەبێ ڕێگە بەمە نەدرێتە بێ ئاستی ژن بەرزکرێتەوە بۆ ئاستەی پیا و هەردووچیان بەیەکەوە بن ئەبێ واز لەمانە بوو بێنرێت ئەمە لە کاتێکە کە شتێکی زۆر ناشرینە ئەڵێ لە پەروەردەشە ڕەنگی داوەتەوە لە پەروەردەشە هەمان شتە کاتێک کە سێرەکەی مامۆستاکان پشت بە مامۆستایەکی ئافرەت نابەسن یان مامۆستا ئافرەتەکان گەلێ جار خۆیان یان ئافرەتان خۆیان ئەوە خۆیان بەکەم ئەزانن ئەڕۆن لە پیاوە پاڕێنەوە بۆی شتەکانیان بۆ بکات باسی ئەلەمە کرد نازانم ئەڤرین تۆ چیت هەیە لەسەرەمە ئەگەر ئاگار لەم تەوەرەیان بێت بەڵێ ئەوان جارێکیان کە قسەمان کرد لەسەر بابەتی ژن کە بۆچی بەکەم ببینرێیان خۆی بەکەم ببینێ ئێمە گەڕانمانەوە بۆ ژن خودی ژن خۆی کە وای لێ ئەکرێت ئەو هەستە لای خۆی دروستکە کە ئەو پلە دووە یا و ژن پلەیەک و پلە دویان نییە کۆمەڵە یاسا و سنوور هەیە لە قودرەتی کاریکردنی چ ژن بێت پیاوا بێ من کۆمەڵشتم پێکرێ پیاوێک پێی ناکرێ پیاوێک کۆمەڵشتی پێکرێ من پێم ناکرێ بۆ نەبێ کە من ئازایەتیم نییە بۆ نەبێ کە من توانام نییە نا بەڵام شتەکە دابش کراوە ینی تۆ پیاوێک ناتوانێت منداڵی ببێ باشە ناتوانێت ئەو پەروەردەی کە دایک ئەیکا باوکێک بیکە ئۆکەی مناڵێن باوکش ناتوانێت پەروەردە بکە بەڵێ بەڵام بە حەدی دایکەکە نابێ منداڵەکە بە حەدی دایکە پەروەردەکە وەرناگرێت لە باوکیاوە لێرە باسی ئەومان کرد کە دەرکەوتن ئایا دەرکەوتنی ژن لە فیلمدا دەرکەوتن ئەوە ئەهێنیە کە ژن بۆنە دەورێک ئۆکەی تۆ کە دەورێکت ئەدرێتێ لەلایەن دەرهێنەرەوە تۆ دەرهێنەر هەشتێکیەوە تۆ بێ ئەوە بکەیت تەواو تۆکو لەو کاتەیە تۆ بێ تەنها هەموو هۆڵێکت ئەوە بێت تۆ بتوانانی ئەو دەورە بەرجەستە بکەیت ئەبە تەسلیم بە دەرهێنەر بی هەشتێکە ئەوتی ئەبێ ئەوە بکەیت نەبێ ڕێی خۆتی تیابێ بەڵام خۆتۆ لە سەرەتای ئەگەر شتەکەت بەدڵ نەبێ ئەتوانی ڕەفزیکەیتەوە یعنی ئەتوانی نەیکەیت بۆ نمونە باسی ئەومانە کە دەرکەوتن ئەوە هێنێ کە تۆ ڕۆڵی ژنێکی دەمەوە ببینیت بۆی دەرکەویت بەڵێ ئەزانی چۆنە ئەڤرین جان ئەمەی باس کردوتی ئەمە ئەوە پێشتریش من باسم کرد باسی ئەو خاڵی کرد ئەو خانمە ئەکتەرە کاتێکە لە ئێستا بڕۆ کۆلیجی سینەما هەیە لە هەولێر و لە سلێمانی و پەیمانگای هونەرە جوانەکانەیە بەشی شانۆ و بەشی نواندن ئایا ئەو نواندنە ئەو پاشخانە فکری لەگەڵایە ئایا ئەو ئەکتەرە ئەوەنە وشیارە ئەوەنە کتێبی خوێندەوەنە خوێنەرێکی باشە بتوانێت لەک بە هوشیارەکەی ئەو شتانە جیاکاتەوە ئەوە زۆر زەرورە و باسی ئەوەیە کرد ئەی ژن ئەبێ ئەمە بکات ئەبێ ڕێگە بەوە نەدا بچێت لە فیلمێکە کارکتەرەکەی لەگەڵ کارکتەرەکەی خۆیان بگۆڕێت عنی کارکتەرەکەی کەسێکی فەقیرە لە وەزعێکی زۆر خراپایە لە جەوێکی تەم و باراناوی و قوڕاویایە کەچی سێرەکەی بە مکیاجێکی جوانەوە دێتە پێشەوە کەچی سێرەکەی لێوی عملیات کردووە ئێ باشە تۆ کارکتەرەکەی وایە ئەم نەبووە چۆن تۆ دێ لێوی عملیات کردو لچێکی ئەستوری بۆ خۆی دروست کردو لوتێکی بچوو کردوتەوە پارەیەکی زۆری تیا سرف کردو پێشەوە دیارە چۆن ئەم خانمە ئەگەر ئەکتەرە ئەمەی کردووە یعنی خۆی کردووە بە وەکو قسەکەی تۆڵیت کە کاوای تۆڵی خۆی کردووە بەوەی کە ببێ بە وەسیلەیەک بەدەست بازرگانەکانەوە بازرگانی ئافرەتان ئەوانەی کە بازرگانی بە ئافرەتەکانەکەن بە ئافرەتانەوەکەن وە زۆر هێرش یەکردە سەر تەلەڤزۆنەکان ئەید بە هەر هەموو چەناڵەکانیان بڕۆ بیبینە بزانە چۆن ئەگەر ئافرەتێک جوان نەبێ قەد و باڵای وان نەبێ و مواسەفاتانی تیان نەبێ وەری ناگرن کەواتە ئەوان ئافرەتیان بەس بۆ ئاوێت وەکو بازرگانیە بڕۆ بۆ ڕیکلامی با بڵێن پروپاگەندە بۆ خواردن و خواردەمەنی بۆ شتەکان
ئەی هەر هەمووی زۆربەی سێرەکەی بە ئافرەتە جوانەکان ئەکرێت ئەو نات فکرێت تۆ یان نات فکرێت تۆ چۆن بڵێ پەروەردەی ئەو پەروەردەی لە فکری تۆە هەیە نیشانی بات ئەو سەیری تۆکە سەی هەیکەلەی تۆکە هەیکەلەی تۆی بەدڵ بوو تۆ چۆن جۆرێک لەی ممتازی بۆ ئیشە جۆرێک لەوەی کە تۆ پرۆفشناڵی نات ئەو ئایدیایی تۆ ئەو فکری تۆ کە تۆ بەچ پەروەردەیە کاتوی بی لە چیەکەیتەوە عنی بێت ئیش لەسەر ئەوەی تۆ بکە کە تۆ ئافرەت بوویت یان ژن بوویت تەنها ئەوەیە کە تۆ دیمەنی دەرەوە چییە نەهات ببینێن لەناوە تۆ چی ناوی تۆ نیشان بات بەڵێ باسی ئەوەیە کرد ئەوت ئەم تەلەڤیزۆنانە ئەم ڕاگەیاندانەی کە ئێستا کە هەر هەمی هەیە هەر هەمووی خزمەت بە چینی با بڵێن بە سەرمایهداری ئەکات لە خزمەتی مرۆڤایەتیان نییە ئەی بۆ مناڵێک لەسەر جادە گوڵە بە ڕۆژە بفرۆشێ بۆ مناڵێک پاکەت بفرۆشێ یعنی ئەمە چی کردێت بۆ لەسەرەوە کرد بەڵێ ڕێزانگەم هینە مەسەلەی ئەوەی کە ئێمە مثلەن زۆر ڕێزمان بۆ میدیا و بۆ مەسەلەی فیلمسازی و مثلەن ئەو شتانە هەبێ بەڕاستی نابێ یعنی ئێمە تەقدیسی بکەینەوە چونکە ئێمە ئاگاداری مەسەلەن بزوتنەوە جیاجیاکان هەموو بۆ خۆی میدیای تایبەتی خۆیان هەر من لەم فیلمسازانەی ئێوە باسی فیلمی باسی نمایش بڵێن دقەکانی هێندێکی بسنم کرد لە فیلمی هینا لە فیلمی نازیە کە چۆن نازیەکان بۆ پروپاگەندە بەکاریان هێناوە ینی تۆ مەسەن ئەوەی کە ئێمە پێمان وابێ ینی فیلم و مەسەلەی دراما و تەلەڤیزۆن و میدیا و ئەمانە هەمیشە ڕۆڵێکی پەروەردەی یا پۆزیتیڤانەیان هەیە ئەمە بەڕاستی خۆش باوەڕیە ینی ئێمە نابێ شتێکی ئاوها لە زەینمان نابێت چونکە ئەمە دوولانەیە ینی جا تۆ هەموو شتێک پەروەردەی نییە تۆ لە مەسەلەی نازیزم کە بزوتنەوەیەکی فاشیانەی هەمومان نەزانین نازیزم چی بۆ کە باسەکرێ کە یەیت سەیرەکەی مەسەلەی تەلەڤیزۆن و میدیا ئەوەنەی ئەو حیزبیان گەورە کرد و بەرەو پێشیانەوە بێت هیچ شتێک بەقەدەر میدیا و بەقەدەر ئەفلام مەسەلەی نازیزمی گەورە نەکرد و بەرەو پێشەوە نەبێت ینی چۆن لە مەسەلەی فاشیزم لە ئەوروپایە لە ئەمریکایە بە شێوەیەکی گشتی زۆر بە شێوەی دروستکردنی فیلم و فیلمسازی و پروپاگەندەی میدیایی و ئەمانە هاوشتێکی زۆر گەورەی لێکرێ یعنی ئێمە ناکرێ هەر کاتێ پێمان وابوو ئیتر فیلم شتێکی باشە یان مەسەلەی میدیا و بەرنامەی تەلەڤیزۆنی هەمیشە ئەبێ باش بێ یعنی ئەوە بۆ چونێکی زۆر خۆش باوەڕیانە و هەڵەیە ڕاستێکی لەبەرەوە ئەمە تۆ یەی ئێستا مەسەل سەیرەکەی ئەو تەلەڤیزۆنانەی لە کوردستان هەیە زۆرینەی هەرە زۆریان مەسەڵەن ئەوەی دیعاە بۆ خواردن خواردەمەنیە کاونە دیعاە بۆ شتێکی جوان و باش ناکە لە کۆمەلگایە جەکەیتە سەر مەسەلەی جوان و باشیش بێگومان جوان و باشیش ئەبێ تۆ وەکۆڵە پۆلێنی بکەی یا مەسەلەن باسی بکەی بڵێ تعریفیکەی جوانی باشی لە لای تۆ چییە بۆ نمونە جوان و باشی لە لای کەسێکی ئیسلامی شتێکە لە لای کەسێکی علمانی شتێکە لە لای کەسێکیش مەسەلەی باوەڕی بە هیومانیزم هەبێ شتێکی ترە مەسەلەن ئایدۆلۆجیەکان بخۆیان باش و خراپی لەو چەنەزەری جیاجاوە ئەبینن یعنی ئەمانە بەڕاستی هەمووی پێویستی بە قسەکردن هەیە لەسەری بەڵامەوەی کە لە کوردستان ڕوئەیە سەرێ شێواویەکی تەواوە و ناپرینسیپیە لە یعنی ئەو شتانە پرینسیپیشیتیانە یعنی جاری وهەیە نازانی چ جۆر ئایدۆلۆجیەکی لە پشتەوە یعنی بەڕاستی زۆر جار تێناگەی یعنی نەبوونی دیسپلینە نەبوونی پرینسیپە لە شتەکانە یعنی نایبینی نە پرینسیپە بینی نە دیسپلینە بینی نە ئایدۆلۆجیەکی تایبەتە بینی لەو شتانە یعنی سەر لێ شێوایی و ماڵوێرانی و مثلا تێکڵاویەکی زۆرە بینی لە هەموو شتێکە یعنیەوە نییە بڵێ باش ئەمانە نازیزمن یا ئەمانە کۆمۆنیستن یا ئەمانە مثلەن خەڵکانێکی ئەوەی کێ زۆر دیارە کە ئیشەکات و ئیشەکانی زۆر دیارە و زۆر ئاشکرایە مەسەلەی ئیسلامیزمە لە کوردستانە ئیسلامیەکان زۆر ئاشکرایانە و ڕاشکاوانە زۆر چالاکانە کارەکەن لەبەرەوە ئەوان خەریکە تەختی هەموو کۆمەلگاکەن لەبەرەوە خەریکن مثلا کۆمەلگا بە هەموو شێوێ بەلای خۆیان نابن یعنی من ئەو پرسیارەی کەوتم ئێمە ئەلیتمان هەیە یان نخبەمان هەیە ئەو پرسیارە کە ئێمە لە ئێستا لە بینەرانی خۆمانەکەین لێرە ئێمە لەسەر ئەو قساکەین ئێستا من ماوەیەک لە کوردستان بووم ئەمساڵ سیرەکەم ئەو نخبەیە کە ئێمە لە هەشتاکانە و لە هەفتاکانە کە من تەمەنی مناڵی من بووە
نەمان ماوە ینی ئەوانیش تۆزێک پاشەکشیان کردووە لە زۆرشت ناوێرن زۆرشت باس بکەن یعنی وەکو ترسێکی زۆر گەوریان هەیە لە مەسەلەی ئیسلامیزم کە لە کوردستانە ئێستا گەورەترین بزوتنەوەیە ینی ئەوەی کە زۆر گەشاکە و زۆر ئاشکرایە و زۆر بوێرانە هەموو شتێکەکە مەست ئیسلامیەکانن ئەوانی تر هیچ ئیسلامیەکان نین یعنی باسی ڕێزانگیان من لێرە شتێک حەزەکەم بڵێم هەر قسەی ماریە یعنی مەقسەدم لەینی خۆم نییە ئەو پێشترش باسم کرد باسی ئەوت وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف ئەید وەزارەتی ئەوقاف ئەگەر حکومەت مەبەستی بێت ئەبێ لە ڕێی وەزارەتی ئەوقافەوە دیسپلین یعنی با بڵین ڕێخستن بۆ بانخوازەکان لە مزگەوتەکانە دابنێت ئەوت ئەبێ بۆیان دابرێ ئاگادار بن چونکە هەنێک لەو تیارە حزبیە سیاسیانە هاتوون ئەمانە سیاسین بۆ بەرژەوەندی خۆیان دەستکاری قسەی خوا و قورئان و شتێکەکەن ئەمە قسەی ئەو بوو یعنی لەوەیە منش لەگەڵی بم بەڵام من قسەکەی ئەوە گەڕمەوە ئەی بۆیە ئەبێ وەزارەتی ئەوقاف وەکو ڕوحی نەتەوایەتی ئاگایان لەوە بێت وەکو حکوومەت وەکو دەسەڵاتی کوردی ئەیوت مەسەلەن من نەمبینی مەسەلەن زدی ئاینەکان قسە بکات هیچ ئاینێک بەسەویت پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ ئاین و بە تایبەتی ئاینی ئیسلام یەکێکە لەو چەمکانی کە کاریگەری زۆری بەسەر کۆمەلگاوە هەیە ئەبێ ئیشی بۆ بکرێت داوا لەو مەلایەنە بکرێت داوا لەو بانخوازانە بکرێت لە کەسە وشیار و پڕمەعریفیەکانیان بێن شت بڵێن بێن قسە بکەن ئەم تونوتیژێ بەرامبەر بە ژن ڕابگرن هەتا ئەو باسی ئەیوت لەواچ و خۆی شارەزانە بێ زۆر بەس نازانم بەس باسی ئەوەیە کە دەیوت ئاەتێک من ئاەتەکە ئێساێنم دایەنم ئەیوت زۆر ئاەت هەیە کە ڕێگری لە ژن کوشتنەکات ئەی ئەوان بۆ نەهاتوون بۆ نایەن تەرکیز لەسەر ئەو ئاەتانە دابنێن بۆ نایەنەوە ئاەتانە بەرزکەنەوە با خەڵک بیبینێ ئاگای لێبێت بۆ نمونام ئاەتە ئەگەر ڕێزانگیان تۆ عەربی ئەزانی منش عەربی ئەزانم بەڵام خەڵکێکی زۆرمانەیە نایەزانێت بەڵام لەم ئاەتەیە ئەڵێ کاتێک کە تونوتیژی کوڕ ئەولاد بەرامبەر بە دایکێکات ئەبێ نابێ ئەو تونوتیژی ئەگەر بە قسە بێ بەکردەوە بێ بە هەر شتێ بێ بگاتە ئەوەی ئەو دایکە بڵێ ئۆف بڵێ ئاخ نابێ بیڵێت نابێ بگاتەوە ئاوە ئازاری دایکت بیت ئەبێ لە خۆشەویستی زیاتر هیچ شتێکیکەی بۆ پێشان نەدەیت اینجا لێرە ماریا قسەیەکەی جوانی هەبوو وتی نەک هەر دایک بڵێن دایک نەکوژرێ بڵێنەوەی بەس دایکە نابێت دایک بکوژرێ ئەمە وەکو دین وەکو بانخوازەکان ئەبێ باجی بکەن ئەبێ داوا بکەن ئەبێ هەر ئەوان داوای ئەوە بکەن بڵێن ئەو کچێک کە لە دایکە بێ هەر لە مناڵیەوە بەبێ ئەوەی خۆی بزانێ ڕۆحی دایکایەتی تایە حەز لە بووچێکی مناڵەکەات بووکە مناڵەکە ئەێنێ ڕازێنێتەوە وەکو چۆن دایکی کچێکی ڕازێنێتەوە ئەوش دێ بووکە مناڵەیە ڕازێنێتەوە دێ نازێداتی وەکو چۆن دایکی بەخۆی داوە ئەمیش ڕنگدانەوەی هەیە ئەمە وای لێ کاتای خاتە بەرسینگی خۆی و شیری شێداتێ معنای وایە ئەو کچە دایکە هەر لە مناڵیەوە بۆ بەدایک سۆزی دایکی تایە اینجاگەر بە بۆ ئاەتی قورئان بێ نابێ ئەو ژنەش بکوژرێ وە چۆن ئەمانە دێن ئێستا دێن کۆمەڵێک ئاەت هێنایەوە باسی لەوانە کرد مەسەرەن ئەڵێ ئینا خەلقنا الإنسان من أحسن تەقویم باشە کە خوا لەم ئاەتەیە ئەڵێ ئینسانمان بە جوانترین شێوە دروست کرد ئەی تۆی مرۆڤ بۆ دێ ئەی شێوێنی بۆ دێ ئەی کوژیت بۆ دێی ناشرین یەکەی ناوی ناشرین و ناوی ناتۆراخیتە سەری پێڵی ناقوسڵ عەقڵ پێڵەی دەبەنگ پێڵەی کۆمەڵە شتی پێڵی ئەمە ماریا ئەمانەی وتی ئەمە بێ بانخوازەکان بیکەن و ئەو کەسانەشی فلیمسازەشی کە باوەڕی بەدین هەیە باوەڕی بەدینی ئیسلامێ باوەڕی بە مەسیحیەتەیە با بێ فیلمێ بکات لەسەرەوەی کە ئەم ئاەتانە بێنێت و داوا لە بانخوازەکان بکات و با ئەم هەڵمەتی ژن کوشتن و ئەم خوێنڕشتنە ڕابگیرێت ئەمە بۆ چوونی ئەو کە من جۆم لێ بوو نازانم ئەبری جان تۆ چیت لایە لەسەرەوە وڵی مامۆستاگیان ئەوە بوو کە هەروکو تۆ ئاماژۆ پێکرد مەسائیلی ئەوەی کە چۆن ئافرەتێک من حەزم لێ نییە بشڵێم ئافرەت بەڵام ژن بە تایبەت
چۆن باسەوت کە بووکەڵەیەکی ئەبێ کە لە تەمەنێکە ڕۆحەتی دایکی هەرتە سەوز بووە هەر لە دایک بوونەوە ماریام مدەیەک پشیلەیەکی بوو باشە پشیلەیەکی بەخێوە کرد ئەو مدەیە کە من زۆر ئەنی ئاگام لێ بوو قسەمان دەکرد بۆ پشیلەی دایکێک بوو ئەمە بەدەر لەوەی کە تۆ وەکو ئینسانێک چۆن دایکە بی بۆ ئینسانێکتر ئەو بۆ ئاژەڵێک دایک بوو زۆر دایک بوو بۆ پشیلەی بڕواکی کە تا هەفتێک لای بوو دوای پشیلەکەی تووشی نەخۆشیێک بوو دوای مرد ئەم کچە وەکو منداڵە گریا بووی کە ئەدوو ڕۆحێکی خۆی لەدەستیاوە ئەو بەلایەکی ترەوە ئەمویست باسی ئەوە بکەم کە جارێکیان لەگەڵ من باسی ئەوەی کرد کە مەلاکان قەت ڕۆژانە کە ژن ئەکوژێت بەرگۆمان دەکەوێت نایەن تەوەرێکی ئەو جمعیان بۆ نمونە لەسەر ئەوە بێ ئەو ژنە کوژرا عنی تۆ هەمیشە باسیوان کوژنەکانتان حەبسکەن لە ماڵەوە بێ و جۆرێک لەوە ژن نابێ لە دەرەوە بژن نابێ ببینرێت و ئام شتانە بەڵام قەت باسی ئەوە نەکرا کە ژن نەکوژرێت عنی بڕاستە تۆ لە دینی ئیسلامە لە چەندها ئاەت هەیە کە ژن کوشتن ژن ئەگەر کارێکی ناشەرعیش بکە حتا دواترۆپی کاری ناشەرعی لە دینی ئیسلامە زیناکردن ئەگە زیناش بکە هیچ جارێک شایانی ئەوە نییە بکوژیان چ بگاوەی تۆ ڕۆحی لێ بسەنیت من ئەمە شتێک لێرە ڕاستکەمەوە و نامەوێت ئەو پرسیارە دروست بێت کە ماریا چه دینێک بوو ماریا بۆچی باوەڕی بە دینی ئیسلام نەبوو یان مەسیح بوو یان ئەوە لێرەیە هەرچەندە تەوەرەکەی ئێمە هی ئەوە نیە ئێمە شتانە باسکەین بەڵام ئەم ڕاستکردنەوەیە کەم بۆ هەموو لایەک ماریا باوەڕی بە هیچ ئاینێک نەبوو باوەڕی بە مرۆڤایەتی هەبوو باشە یعنی لە پێناو مرۆڤایەتی خۆشەویستی ئەبەخشیەوە یارمەتی هەموو کەسێکی ئەدا جۆرێک لەوەی کە دەستی بگایە بە هەشتێک باش بکرابای باشی ئەکردان ئەوانشی لەگەڵی خراپ بوون ئەو قەت لەگەڵیان بەخراپ بە جواب ناهات و ماریا مەسیحی نەبوو دینی خۆی نەگۆڕی بوو تا لەم دوایشە کە ئیتران خەری بوو لەسەر قاچەکانی خۆی ئەوەسا بوو بە ئیسلام ماریا بۆ کەسانی کە پێیان وایە ماریا بێ باوەڕ بۆ مەسیح بۆ قەت ئیسلام نەبوو ماریا لەم دوایە بوو بە ئیسلام لای من باسی دین نەکرا چونکە لەگەڵ بابەتەکەی ئەو بابەتانی کە لای من باسی کرد باسی دین نەبوو بەڵام باسی داوای ئەوەی کرد کە با هەوڵ درێت فلیم سازە موسڵمانەکان ئەوانەی کە باوەڕیان بەدینێ ئەوانەی کە میدیا ئیسلامیەکان بەڕێوابن با ئەو کەسانە هەوڵدەن کۆنتترۆلی میدیای ئیسلامی بکەن بۆ شتی باشە نەک بۆ شتی خراپە نەک خەڵکان بن بۆ کوشتن نەک مەلایەک لە مزگەوتێکا بۆ خۆی هاوارەکاڵە بڕۆن فلان کەس بکوژن بڕۆن ئەوە بکوژن ئەوە کافرە یا جنیەوەدایە قسەی ناشرین بەکارێنێ لەو مینبەرەوە ئەو داوایەوە کرد با وەزارەتی ئەو قافرەگەلەوە بگرێ ئەگەر وەزارەتی ئەو قافرایە ڕێگەلەوە نەگرێ ئێخۆ ئەو هەموو فلیم سازە هەر هەمویان ملحید نین هەمویان کافر نین ئێخۆ ئیسلامیان تایە مسلمانیان تایە ئەی ئەوان بۆ نایەن فیلم بکەن بۆی ڕێگەلەوە بگرن بۆی بێن وەزارەتی ئەو قاف ئیجبارکەن کە ئەبێ ڕێگە لەو مەلایەنە بگرێ داوا لە کوشتن بکەن ئەمە قسەکانی ئەو بەڵام شتێکی کەشت باس کرد باسی لە بوونەوەر کرد باسی لە پشیلەکەی کرد ئەو باسی ئەوەی کرد ئەوە ئاەتێکەیە لەسەرەوە من لای خۆمەوایەتم لا هەیە من لە فیلمێکی خۆمان بەکارمێنەوە ئەڵێ ئینا خەلەقنا كل شيء بقدر یعنی هیچ شتێک بە زیادە دروست نەکراوە هەموو شتێک بۆ شتی خۆی دروست کراوە ئیشی خۆی ئەکات من مامۆستا بووم کە سەرەتای دەسم بە مامۆستایەتی کرد یەکەم وانم کەوتەوە لەوانەی زانستا بوو باسی چێلگەیە کرا لە چێلگەکەیە کابرا بە شەوان کونەپە بوویەک ئیزعاجەکە نایڵێ بخێ کونەپە بۆکە ئەڕەتێنێ وای لێکا بڕۆ و ناوە بەجێ بێڵێت دوای ماوەیەک سێرەکە جرج هەرچی زەرعاتەکەیەتی ئەیخوا اینجاتی ئەگا ئەوە کونە بۆکە بە شەو جرجەکانی خوارد بە شەو ئەو جرجانە دەرەچن بۆی زەرعاتەکەی بخۆن ئێمە کەواتە سروشت تەوازنێکی تایە ئەویش پێویستە ئەو کونە بە بۆش زە پێویستە یعنی تۆ ئێستا لەم وڵاتان نابینین ئاژەڵ بکوژرێت مار لە لای ماڵتاڵێ بێ هەڵی بگری بڕێ بیکەیتە ناو غاباتێک و بڵێ ئەوە جێگەی تۆیە جێگەی تۆ ئێرە نییە من ئەمە قسەی خۆم ئەمە بەباسیەوەی ماریا ناکەم
بۆ نمونە ئێمە مۆرانە هەیە، مۆرانە شتێکە وەکو مێرولە سپیە، مۆرانە دارەخوات، ئەو دارە وا لێکای کات بە تۆز و خۆ، هەنیکا بەخۆ. لەم وڵاتانە لە دەوروبەری ماڵەکە دەرمانێکەیە بەکارێنی بۆی مۆرانە بکوژێنێڵی، چونکە خانوەکانیان بەدارە بۆی دارەکە نەخورێت، خانوەکە ئەڕوخێ. عنی ئەگەر مۆرانە لەو خانووە بدا لە ماوەی ساڵێکە ئەو خانوو هەمووی ڕوخێکەوێت. بەڵام ئەو دەرمانە لەسەری نووسراوە نابێ لە بغاباتێکە بەکاری بێنیت، نابێ لە جۆت چەمێکا بیڕێژیت، جەزای لەسرە. یعنی بڕێکی پارەی و خەیاڵی وای لەسرە زۆر خەتەرە، کەس ناوێرێ لەوێ بیڕێژێ بەس لە دەوروبەری خانووەکەی. بۆ لەوێ ئەی تۆ دارە ئەکەوێ گەرە و دارە و مۆرانێنی خوامیکە بە تۆز نەیکا بە خۆڵ ئێدار وای لێدێ ڕێگە نایڵێ ئەی خۆڵ لامێنێ. ئەها اینجا مەبەستم ئەمە لە تەوازنەکە. اینجا ئەوش داوایە ئەوەیە کردەیوت مەلاکانی ئێمە باخوازەکانی ئێمە کەسێکی باسیەوە ناکەن. ئێ باشە ئەمە لە قورعانە هاتووە خوا ئەو هەموو کاینەی دروست کردووە. ئێ معقولە چۆلەکەیە کۆترێک ناوێرێ بەو ئاسمانەیە بفڕێ، ئەمە قسەی ماریایە، هیچ چۆلەکەیە کۆترێک ناوێرێ بەو ئاسمانەیە بفڕێ کە خوا دروستی کردووە. یعنی ئینسان ڕێ لە ئازادی لەو چۆلەکە و حیوانانە گرتووە. یعنی دێن حیوانەکان ئاژەڵەکان هەر یەکەی نییە ناوێکیان لێنین ئەما بێ بکوژرێ بێ وا لێ بکرێ بێ وا لێ بکرێ ئەبێ ئەوە تی هەڵدەی باشە خوا بۆ دروستی کرد. اینجا ئەو داوایەوەیە کرد ئەیوت فلیم سازە مسلمانەکان با ئیش لەسەرەوە تەوەرە بکەن، با ئەو قاف ئیش لەسەرەوە بکە، با پەروەردە ئەو مناڵانە وا لێ بکات ئاژەڵیان خۆش بێ، ئافرەتیان خۆش بێ، ئینسانیان خۆش بێ، دژی کوشتن و بڕین بن. ئیتر نازانم ڕێزان خاتۆ بۆ چوونت چییە لەسەرم بابەتانە؟ منەمە قسەکانی وەڵ بێگومان یعنی ئەمە جارێکی تر ئەگەر هەر بگەڕێنەوە بۆ من سەرەتا باسی ئەو بکەم و باسی مەسەلەی تاک و کۆمەڵ گروپ بکەم. جارێکی کە ئەم شتە لە کۆمەلگاکانی کە گەشەیان سندۆ مەسەلەنەوانی کە مەسەلەی ڕۆشنگەریان ڕۆشنگەریات تێپەڕی وەکو شارستانیەتە غەربیەکان ینی ڕۆژاوایەکان، ئەمانش بە هەمان شێوە مەسەلەن مەشاکیلی لەو شێوەیان وەکو ئێمەیان هەبوو بۆ نمونە. ینی ئێمە جارێکی کە بەتایبەتی ئێمە کە قسەمان لەسەر مەسەلەی ژن و ژنکوژی و مەسەلەی سوکردنی ژنە لە فیلم و لە دراماکان و ئەمانەمانە، یعنی ئێمە لە کۆمەلگاکانی خۆمانە ئەو شتانی کە ڕۆدا هەمان شێوە جارێکی کرد مەسەلەی ئەو بینینە ترادیشناڵی کە هەمانە ئەوەی کە هەمانە ئەومان گواستەوە بۆ فیلم. یعنی شتێکی ترمان پیشانی کۆمەلگا نەیاوە کە کۆمەلگا خۆی نیەتی، مەسەن ڕێگایەکی ترمان پیشان نەیاون. بۆ نمونە لە کۆمەلگا غەربیەکانە بۆ نمونە کە ئەگەر کچێکیان هەبوو بێ کچێک هاتبێ مەسەلەن گۆڕانکاری گەورە لە ژیانیا ڕوویا بێ کە بۆ نمونە لە وڵاتێکی پێشکەوتی وەکو نەرویجا ئێستا لە 1500-1600-1700-کانیشە 1700-کانیشە مەسەلەی مەسەلەن کچی مناڵ ئەگەر بەهاتە مەسەلە گەڵ کوڕێکا سێکسی بکردا یا مناڵێکی ببووە ئەوانە قبول نەئەکرای، ینی بەڵام نیان ئەکوشت، ینی مەسەلەی کوشتن زۆر کەم بووە. هاتوون چیان لێ کردووە مەسەلەن ناردوویان ئەگەر ئەو کەسانی کە دەوڵەمەند بوون کچێکی ویان لەو شێوەیان هەبووە کچەکەیان ناردووە بۆ مەسەلەن کەنیسەیەکی لەوانەی کەنیسەیەکی دەوڵەمەند لە بۆ نمونە لە مەدرسەی نونەیان پێوت ینی ژنانە لە سوئیسرا بۆ نمونە بۆی تربێتی بن، تربێتێکی ئاینی زۆر قورس، تربێتێکی ئاینی قورس دراوە. هاتوون مەسەلەن کۆمەڵێک گۆڕانکاری کۆمەڵە گۆرانکاریان کردە لە کۆمەلگاکان، بەڵام ئەم شتانە کە دەلای ئێمە نەکراوە ئەمانە هاتوون کۆمەڵێک تیۆریزان و بڵین پرۆفیسۆر هاتوون ئێستا کار لەسەرەوە ناکەن، باسی ئەو گۆڕانکاریان ناکەن. بۆ نمونە ئەو ناوانەی کە هەمانە بۆی ناوەکان بەقەڵەت نەڵێم مۆسکامان هەیە، گێتانۆ مۆسکامان هەیە لە ئیتالیا کە باسی ئەوە کە مەسەلەن ڕوانینی ترادیشناڵانە بۆ تاک کە چۆن بووە. و لە ئەڵمانیا دینێکمان هەیە جۆرج سیملمان هەیە کە ئەمانە باسی ئەو ڕوانینە ترادیشناڵانە ئەکەن کە چۆنی هەیەیان بۆ کۆمەڵگاکانی خۆیان کە چۆن هاتو گۆڕانکاری بەسەرە هاتو وردە. بەڵام ئایا ئێمە ئێستا لە کۆمەلگای کوردیە
ئەم چۆنچۆنی ئەم دابڕانە دروستەکەین چۆنچۆنی یین وا لە تاکەکەین تاکەکان ڕوانینێکیان هەبێت کە جیاواز بێت لە ڕوانینی هەموو کۆمەلگا بۆ نمونە یعنی چۆن وای لەکەی کە ڕوانینەکەی جیاواز بێ و لە هەمان کاتا ڕوانینێک نەبێت پێی بڵێن ینی ڕوانینێکی فەندامنتالیستانە بێ یا ئەکسترەمیست بێت کە نەک هەر ببێتە لە ناوبردننی خۆی بە تەنها بەڵکو ئەبێتە هۆی لە ناوبردننی ئەو خەمەشیە ئەو کەیسەش کە ئەو هەڵگرێتی بۆ نمونە چونکە ئەم شتە بمانێ نەمانێت کاریگەری زۆر گەورەی هەیە کاتێک کە ئێمە لە هەنێک مەسائلە ئەچینە ناوەوە کاتێک کە تەتەڕفەکەین یا مەسائلی ئەکسترەمیستی بەکارهێنین وای لێت کە تۆ پێگەی کۆمەلگایە لە دەستەیە کاتێک ئەو پێگەیش لە دەستدا ئیتر بە هیچ شێوەیەک ئەو بیرۆڕاکەی تۆ جێگەی ڕێز و احترام جێگەی ڕێز نامێنێتەوە لە ناو کۆمەلگایە لەبەرەوە ئەوە هیچ بیرۆڕاکەت ئەخرێتە پەراوێزەوە بە هیچ شێوەیەک حسابی بۆ ناکرێت لەوانەیە خۆش ببیتە باعثەوەی کە مەسەڵەن ببیتە باعثی ژیانی خۆت ژیانە لە دەست بێت لەبەرەوە مەسەڵەن ئەم شتانە بێ بە ڕای ماریاشکە لە ئەو چاوپێکەوتنە دەنگیە کە من گوم لێ بووە باسی مەسەلەی دیالۆگەکە ئەڵێ بێ دیالۆگ هەبێ داهینەکە ئەو ناڵێ دیالۆگ بەس ئەڵێ بێ هەموو شتێ بە گفتوگۆ چارەسەر بکرێت و خەڵک گفتوگۆ بکا لەگەڵ یەکا لە هاانێ مەسائلە مەسەڵەن ماریا لەو ڕۆوە ئەوەی من لەو چاوپێکەوتنەیە ئەو چاوپێکەوتنە دەنگیا کە گوێملێتی باسی دیالۆگەکە لە بینی تاکەکان لە بینی تاکەکانی کۆمەلگا لەگەڵ کۆمەلگایە کە بیانەوێ بە دیالۆگ ئەو کێشانێک هەیەە چارەسەری بکەن و ئەو لە یەکێک لە قسەکانی ئاڵێت من نامەوێ مەسەلەن ئەو ئازادی کە من ئێستا دەستم پێی ڕاگەیشتووە و شڕم بۆ کردو و بەدەستم هێناوە کە لەوانەیە بەختم هەیە تا ئێستا نەکوژراوم قسێکی هاواکە ئەڵێ نابێ کچیتر بێت چاو لە من بکە چونکە بێ ئەوە بە دیالۆگ لەگەڵ خێزانەکەی خۆیان بێت ئەو دیالۆگە بکە بۆی بۆ ئازادیە بگات یعنی مەبەستم ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئەو مەسلەی تاک و گروپە ئەبێ زۆر کاری لەسەر لە کۆمەلگا ئێمە کەم کاری لەسەر کراوە چونکە ئەوانەی کە بوون تاکن بۆ خۆیان تاکنەوەکو مەسلەی حزبی شوعی عێراقی و مەسلەی کۆمۆنیستەکان و ئەمانەیە ئەنی کۆمەڵێکی زۆر بچووکن کە لە کۆمەلگایە نەجێ دەستیان دیار بووە نا کاریگەریەکی گەوریان هەبوو لە کۆمەلگایە چونکە ڕاستە بیر و باوەڕێکی خۆیان هەبوو بەڵام لەسەر بیر و باوەڕەکەی خۆیان نەوەستاون سوور بن بە دیالۆگ لەگەڵ کۆمەلگایە کاریان کردێن نەخێر خۆیان وەکو ئەوە ناساندووە بەڵام زۆر جار بوونەتە جێگەی نوکتە بوونەتە جێگەی هەنێ باسەخواسی نادروست لە کۆمەلگایە کە یعنی جێگەی نەگرتووە لەبەرەوە ئێمە زۆر پێویستمان بە دیالۆگە هەروەکو ماریاش پێشمەرگی زۆر تاکید لەسەرەوە کاتەوە مەسلەی دیالۆگ لەگەڵ گروپە جیاوازەکانە لەگەڵ خەڵکی جیاوازە چونکە کە تۆ شتێک مادەم ئێستا بۆ نمونە مەسلەی ئیسلامیزم لە کوردستانە ئێستا بزوتنەوەیە بتەوێنێتەوە تۆ ناتوانانی ئیهمالی کەیت یعنی بە هیچ شێوەیە ناتوانانی ئیهمالیکەی لەبەرەوە ئەوێ تۆ دیالۆگ بکەی لەگەڵیانە و ئەو دیالۆگەش کەیکی لەگەڵیان نابێ بە شێوەیەک بێ مثلا هەنێ جار مساهمەی یعنی هەنێ جار خۆبچووکردنەوە نەبێ لە بەردەمیانە ینی تۆ هەنێ شتێ بۆستی من پێم وایە مەسەلەن وەکو هەنێک مستشرق و ڕۆژهەڵاتناس ئەوانەی وەکو بەرنالویسی بەریتانی و ئەمانە هەیەڵە کە بە هیچ شێوەیەک مەسلەی ئیسلام ناتوانێت ڕفۆرمی تیا بکرێ ئەوانە من ڕاموانیە چونکە ئەگەر ئێمە باسی مەسلەی ئەگەر بڕوانی لەسەر مێژووی کریسیانەتی مێژووی مەسیحیەت یعنی ئەوەی کە ئێستا داعش هەیە ئەی کات و هەیە مەسیحیەت لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی وەکو داعش ئێستاوا حڕێت داعش بووە بەڵام چۆن بەم دیالۆگ و بە ڕێفۆرم و بە کەسانی وەکو ڤۆڵتێر کە ڤۆڵتێریش بۆ خۆی ناحی جوانبی زۆر سلبی هەیە ئیجابیشی هەیە مثلا لە یەک گۆڕانکاری دروستەکان کۆمەڵە کارکتەری گەورە فەیلسوفی گەورە منەویری گەورە یان گۆڕانکاری لە کۆمەلگاکانی خۆیانە دروستەکەن و کاریگەریەکی زۆر جدی و هەنێجار بە شەڕ ئێمازانین چەنەها شەڕ ڕەبووە شەڕی گەورەی چەند ساڵەی خایانوە لە بینی مەسیحەکان و مەسیحەت گروپە جیاوازەکان و ئەمانە لە ئیسلامیش ئەو شتانە ڕوویاوە لە بینی گروپە جیاوازەکان ئیسلامە بەڵام ڕیفۆرمەکە گەیشتۆتە ئەو ڕادەی ئەمڕۆ کە ئێستا ئێمە بمانوێ نەمانوێ ئەوروپا یا غەرب بە شێوەیەکی گشتی ڕۆژاوا بە شێوەیەکی گشتی وەکو ینی بە
وەکو هینێک سەیریەکەن یعنی لە بەرەو پێشچوونی بواری ژنە بۆ نمونە تا ڕادەیەک لە پێش ڕۆژهەڵاتەوە یعنی بمانێ نمانێت تا ڕادەیەک لە پێشەوەیە کە بەتایبەتی فێمینیستەکانی ئێمە فێمینیستە کوردەکانیش وەکو یعنی وەک چاولێکەری زۆر کات باسی بزوتنەوەکانی ئەوانەکەن کە چۆنی بزوتنەوە یەک و دوو سێ و ئەمانە هات چۆن گەشەی کردووە یانێ مەسەلەن بزوتنەوەی فێمینیزمی کوردیش بە هەمان ڕێڕەوا بۆ نمونیا بە هەمان ڕێڕەوا نابڵکو بە چاولێکەری یا بە لێکدانەوە لەگەڵا بە شیکاری لە بەڕوانی لە ڕێی پێستەکتیوی بڵێن کوردیەوە چۆنی بکرێت گەشەی پێ بکرێت و ئەوانێ بەرەو پێشەوە بچێت لەبەرەوە یعنی ئەم شتانە من پێم وایە کە ئیسلام ئەکرێ ڕێفۆرمی کارکرێ واگەر بێت و مەسەل ئەو گەندەڵی سیاسی نەوێنێت لە کوردستانە وە کەم ببێتەوە من لەو بڕوایم کە مەسەلە ئیسلامیزمی بۆ خۆی وردە وردەکەمە بێتەوە چکە یەکێک لە هۆی هەرە گەورەکانی ئەوەی کە ئەوانی زیاد کردو مەسەلەی گەندەڵیە لە کوردستانە جاگەر بێت و ئەوان ئەو ڕیفۆرمە لە خۆیانە نەکەن یعنی هەر بیرێکی فەندەمەنتاڵیزم ئەکسترێمیزم گۆڕانکاری لە خۆیانەکە ڕیفۆرم لە خۆیانەکە یعنی کۆتایەکەی لە ناوچوونە یعنی ئەمە مێژوو پیشانی یانی چەنەها بزوتنەوە هەبووە بزوتنەوەی فەندامنتاڵیستی گەورە هەبووە هیچ کامێک لەمانە لە بزوتنەوەی نازی هینتر نین یعنی بەهێزتر و پڕچەکتر و پڕ ئایدۆلۆجیتر نین بەڵام ئەشکێت نامێنێت یعنی فکری فەندامنتاڵیست فکرێکە ناتوانێت بەردەوام بێت ڕێزان گیان گەشتونێتە سەعاتێک و 11 دەقە جا نازانم مەگەر ئەڤرین شتێکی کەی هەیە با بڵێن لەو یادگاریانەی لەو قسانەی کە لە ماریای گەشتمردەوە بیستوێتی و بیجێڕێتەوە بیڵێ ئەگەر هین نەبوو بۆی بچینە سەر پرسیارەکان چونکە پرسیاری شێ و برادرانی کەشێ مداخەلەیان کردووە ئەبینەکانی وانش بخوێنینەوە چونکانێکیان زۆر قسە هەڵەگرێ جا با کاتەکەمان زۆر بەس بەلای ئێمەوە نەڕات ئەڤرین جان فەرمووە گەر شتێکت هەیە زۆر باشە مۆساگیان مادام وایە ڕێزان خان زۆر دەستە خۆش بێ مادام وایە چکە ئێمە زیاتر لە سەعاتێکە بەردەوامین پێم باشە بڕن لای کۆمنتەکان چکە بە حکمی پرسیارەکان ئەوەش کاتی دەوێت بۆی جوابێ بە ڕێزانە بینەوە شتەکان لە نامۆنە بێ و بەڕوونی بگات بەڵێ جا من لێرە ئێستا پرسیارەکان یەکەیەکە هینەکەم وای لە یەکەم لەسەر شاشەکە دەرکەوێت نازانڵات ئەیبینن ئێستاوە پرسیارێکم داناوە بەڵێ منیرە حەنا ئەڵێ مافی ژن لە کۆمەڵگای ئێمە بۆتە قەدەغە ئیتر نازانم ئەمە ڕێزان خان وا بزانم لە لای ستیتمنتە یعنی ئەو ئەڵێ مافی ژن قەدەغەیە لە کۆمەڵگای سەرنجی خۆیەتی سەرنجی خۆیەتی و ڕاستی شەکە یعنی لە جارێکی کەش سەرنجێکی کەشی عینە شتێکی کاڵێ جا من ئێستا ڕۆم بۆ پرسیارەکان بزانم ئەمیش بزانین بۆ چوونێکی کەی ڕێزان ڕازا و سلێمان زۆر ڕاستە پەروەردە داڕوخاوە مناڵەکەی من لە دووی سەرەتایی بوو لە دەوری زمان کە ئەهاتە ئەڵمانیا و مامۆستا ئەڵمانی دیوتی دایکە مامۆستای کوردی لە دەورەکە ماچی ئەکرد دەستی هێنا پیامە ئەوە تەحەڕوشە ڕاستە ئەمە من بۆ چونێکەمیان لێرە ئەو پەیوەندی بە نەریتەوەیە لە لای ئێمە هێشتا وەکو نەریت ئاساییە بەڵام لەم وڵاتانە لە بەرەوەی ئەوەنە گەشتونەتە ئەوەی کێشە زۆر ڕیداوە بۆیە ئێستا من مناڵێک هی برادەرێکم بێت ناوێرم دەست بەسەریا بێنم لەم وڵاتە بۆ نەوەکو هەتا ڕەزامەندی لە باوکی وەرنەگرم لە مەکتەبی شاوایە لە خوێندنی شاوایە لە خوێندنگەکانە ئەمە مامۆستاکانش ناوێرێنەوە بکەن لێرە لە غەرب لە ڕۆژاوا پێوتری ئەڵێ لاشەی خۆت مافی خۆتە یعنی مافی خۆتە کە ئەمە مڵکی تۆیە کەس بۆی نێدەسیتەوە بە من خوشکەزایەکەم 5 ساڵان بوو چۆوە بۆ کوردستان قژێکی زۆر درێژ و جوانی هەیە وتی زۆر پێی سیر بوو کە هاتەوە بۆ ماڵەوە وتی هەیلەوە بەبێ ئەوەی پرسیارم لێ بکەن دەستیانن بە قژمە دەستیانێناوە بە قژمە زۆری پێ ناخۆش بوو چکە لە ئەوروپا گەورە بووە فێری ئەوە بۆ کە
ئەو قژی خۆی هی خۆیەتی کەس بۆی نییە بەبێ پرس بەبێ ئیجازە دەستی تێوە بە لە کوردستانەوە نیە لەسەر جادە و جوانە بۆی قژ چەند جوانە زۆر پێی ناخۆش و پێی ئەوە خەڵک دەستیەوە لە قژم بەڵێ ئەو بەڵێ لێرە یاسا کردوێتی بە نەریت بەڵام لای ئێمە هێشتا نەریتەوە نەگەشتوتەوە هاوڕێمان هاوڕێ ئازیز کە بەردەوام لە فلیمسازان لەوانەکانە بەردەوام بەشداریەکی بەرچاوی هەیە کاک تەنیاکەری مەڵێ بۆ کارەکەی وەزارەتی ڕۆشنبری و پەروەردەیە کاری وەزارەتی ڕۆشنبری ئەوەیە تەوعیەکردنی خەڵکە ئێمەش هاوڕاتین باسی ئەومان کرد وە ماریاش ئەمەی وتووە کاک تەنیاکجان برادران زۆر برادر سڵاو ڕێزی تایبەتیان بۆ ناردوین زۆر زۆر سوپاسیانەکەین با بزانین ڕووناخان چیەڵێت ئەڵێ تەلەڤیزیۆنەکان دراماکان و گۆرانیەکان خۆیان زۆرترین سوکایەتی بە ئافرەتان و کچانەکان ئەوە دراماکان باسەکات ژنەکە دەمەوەرە هارە ئەمانە حیوارەکانە گۆرانی بێژ هاتووە ئەڵێ 4 ژن ئەهێنم یان ئەڵێت بێوە ژنە و چەندی تر ئەمانە بەناو هونەرمەندن سوکایەتی ئەکات ئتر چێ ڕێزی بگرێت لە ڕێز بگرێت لە ئافرەت و کچان ئەوە نخبەی ڕۆشنبیرانن ئەوە فیلەر و پۆتۆکس ئەوە هەرواز لێبێنن بەڵێ ڕێزان خان ئەتر ئەوە من بزانم ماریاش باسی ئەوەی کرد کە ئەگەر گۆرانی بێژ بوو باگراوندێک پاشخانێکی وشیاری و معریفی باشی لەگەڵان نەبوو هەر ئەسڵن گوناحە گۆرانی بڵێت هەرچەندێک گۆرانی بێژە گەورەکانیشمان هەنێکیان غەڵەتی وایان کردووە یا لە هەنێ لە شعرەکانە هەیە بەڵام ئەوە ئیشی ڕۆشنبیرانە هونەرمەندانە هەوڵدەین تاکسازی لەو دەستەواژانە بکەین نەبێ و دەستەواژانە لا ببرێن ئەوانە شتێکی جوان نین و ئەگەر یاسا لە وڵاتە یاسای جێبەجێکار هەبێت یاسای جێبەجێکار ئەو کاتە و کەسانە سزاردە یعنی ڕێکخراوێکی ژنان ئەتوانێت شکاتەکات ئەو وەختە ئەو هونەرمەندە ناتوانێت ئەوە بڵێت هەر لایە بن بەرهەمەکەی لابن لە وڵاتانە وایە ئەو پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیری و بە یاسای جێبەجێکاری وڵاتەوەیە لەگەڵ ئەوەشە ئیتر وەکوتمان وەزارەتی ئەو قافیش ئەوانیش پەروەردەش لە خوێندنیشە ئەبێ ئیش لەسەر ئەو چەمکە بکرێت بزانم چیکە کاک تەنیاکجان لەگەڵ هەموو بۆ چوونەکاتم داوای لێبوردنەکەم ئەگەر من ڕێگەم بە ڕێزان خان و بە ئەڤرینی گوڵ نەدابێ لە قسەکردنە چونکە من بابەتەکانی هینم لابووە ماریام لابووە ویستومە بیڵێم مداخەلە بکەین لێرە ڕووناخان جارێکی کە شتێکی کاڵێ بەڵێ هەر ژنان خۆیان و سوکایەتی بە خۆیانەکەن کام ڕێکخرا و کام ماب ڕۆژانە ژنە کوژێت تا ئێستا ئەو ڕێکخراوانە چیان کردو لەگەر ڕێزەمەوانیش بەس پارە ئەخۆن و سەفەر و گەڕانی خۆیانەکەن بە ناوی چاکسازی من لێرە ڕێزانگجان نامەوێت وەختان بگرم بۆم پرسیارە شتێکم هەیە وەلاشمە کۆمنتێکی ماریایە لەسەر ئەو ڕێکخراوە ژنانانە ڕێکخراوی ژنان و نازانم بە هەردای بنەمێنەکە بزانم دام ناوە لای خۆم لێرە بۆی خەڵک بزانێ ئەمە بۆ چوونی ماریا بووە لەسەر ئەو ڕێکخراوی ژنانە کە گوایە ماریا لەوێ ئیشی کردو هەنێک کەس واڵێن ئەمە وەڵامی ئەو پرسیاری ئێوەیە تا ڕادێکەڵێ هەموو ڕێکخراوی ئافرەتانی کوردستان بە شەو لە ژێر مەسوولن و بە ڕۆژ داوای ئازادی ئەکەن و لە شەڵتەرەکان لە ئافرەتە بێجێگەکان هەڵەدەن ئەمە لێرە کێشەیەکی زۆر گەورەی دروست کردووە کێشەکە لە چیایە ڕێزانگجان وەکو تۆ زانیت وەکو من و تۆ زیاتر ئاگامانەیە هەر حزبە و ئەهات ڕێکخراوی قوتابیان یاخو فێرخوازان خوێندکارانی بۆ خۆی دروست دەکەن حزبێکە هاتەوێت یەکێتی ئافرەتانی چەکەوێت یەکێتی ژنان ئەمە هاتنە و ڕێکخراوەیان دروست کرد کە داکۆکی لە مافی ژنەکەن ئەو هاتە و ڕێکخراوەی دروست کرد چێ دروستی کرد حزبەکان ئەگەر حزبەکان
وەکو سەرمایهدارێک بیرکەنەوە، بەرپرسەکانیان وەکو سەرمایهدارێک بیرکەنەوە، حتمما ئەو ڕێکخراوانە بۆ بەرژەوەنی خۆیانە قۆزنەوە. بۆیە ئەو کەسانی کە ئەیانوت ماریا لەو ڕێکخراوانەیەکی کردویانە و ڕێکخراوانە هەڵیان خەڵەتانوە، ئەوە بۆ چوونی ماریایە نەخێت لەو ڕێکخراوانەش نەبووە، بەڵکو خۆی بەتەنها ئیشی کردووە. لە یەکێ لە نەدەنگیەکانی ئاڵێت لە لامە ڤیدیۆکە یارمەتی ئەو خێزانە ئەدات کە دەرکراون لە گەڕەکەکە دەرکراون لە بەرەوەی کوڕێکیانە یا کچێکیانە بۆ بە هاوڕەگەز ئەوە نیە هینی خۆی گۆڕیوە، ئەم هاوڕەگەز نەبووە ماریا، بەسەوان دەرکراون، ئەم لە ماڵەکەی خۆیان جێی کردوونەتەوە. نازانم کارێکی ئینسانی بەڵێ بەڵاشکە دوجار ئەو بکو ئاماژم بەدا لە پێشتریشە ئەو کەو کەسە هاوڕەگەز بووە سەیری ئەوەی نەکردووە کە ئەو هاوڕەگەزە سەیری کرد کە ئەو دوجار ئینسانە، ئینسانیش کە پێویستی بە پاراستن هەیە، پێویستی بە ئاسایش و ئارامی هەیە، هەستی بەوە کردووە کە ئەو توانایی تایە کە بتوانێت یارمەتی ئەو بە لە ماڵەکەی خۆیان جێ بکاتەوە لەسەر جادە نەبێ، چکە ئەو باسی ئەوەت کرد بۆ تۆ باسی ئەوەت کرد کە منداڵێک بۆشی لەسەر جادە ئیش بکە، باشە ینی پێی داغ بۆ پێی گوناح بۆ کە ئینسانێک لەسەر جادە بێ وەکو مرۆڤ بینیوێتی. بەڵێ ئەگەر یەکشت بڵێ من تاعاان هاوڕانیم لەگەڵ ئەو قسەی ڕەوانشاد ماریا کە قسە بە ڕێکخراوەکانی ژنانەڵە، چونکە دواتر یعنی ڕێکخراوەکانی ژنانی وەکو هەموو ڕێکخراوەکانی تری لە کۆمەلگای کوردیە خەڵکانی باش و خەڵکانی خراپیشی تایەوە، لەو ڕێکخراوانەیە کەسانی زۆر باشن، کەسانێکی تیا زۆر کاری جدیان کردو بەڕاستی، یعنی ناکرێتەوە بێ زەڕ بە سەر هەموو ئەو ڕێکخراوانەیە بێنی بەسەر هەموو خەڵک دڵسۆزەیە بێنیت لەبەرەوەی مەسەڵەن ئەو هاوڕان نەبووە لەگەڵ بۆچوونی یەکێکیانایە لەگەڵ ڕێکخراوەکە بۆ نمونە کێشەی هەبوو ئەوانە، یعنی ئەمە بۆچوونێکی پیاساڵیانەیە کە تۆ زەڕبێکی تەواو بێنی بەسەر هەموو ڕێکخراوەکانی ژنانە کە چیان کردو ئەو ژنانە ینی بەڕاستی بەداخەوە ینی ئەوە هاوڕانیم و هاوڕای هیچ کەسێک نیم کە بە شێوەیەکی ئەوەنی حتمی زەڕ بەسەر ئەو ڕێکخراوانە ئەهێنێت و بەڵێ بڵێ ئەو لاچە لە ئەزمموی خۆیەوە قسەی کردبێ لاچە لە ئەزمون و دنیا بینی خۆیەوە قسەی کردبێ خۆی بەرچی کۆتبێ لەوە قسەی کردبێ مەژنێتەوە کو خانمێ کە ڕەنگە کەس بناسی لە نێوە ڕێکخراوانی ژنانە کەسی باش بن، بەڵام سفە ماریا بەر کەسە خراپەکان کەوتبێ تێکی بەرکەوتی کەسە خراپەکانی هەبوو بێ، بۆیە تاوی خوێندنەوەی بۆ ڕێکخراوی ژنان ئەوەیە کە ئەوان کەسانی خراپن و جاجار بەڕای منیش کەسانی خراپن، چکە کامە ڕێکخراو هەبوو دوو چزانم ژنێک و پێیەک بەیەک و لە ماڵێکە دووبارە پێکیان بێنێتەوە بۆ نمونە، یان هەموو جارێک دژیەوە ساون ژن و پیا و بە گژێکدا دەنگمەیە ئێستا باشە بەستی ئەوم دەکرد کە ئەوان هۆکار بوونە هەموو جارێک ژن پیاوە گژێکدا بدەن، ینی ژنێک کە هەڵهاتووە لە ماڵەوە هانای بۆ شەڵدەرانە بردووە ئەوان لێ پێوتوە تۆ نابێ بگەڕیتەوە، تۆ ئاوا عەزاب دراوی، تۆ ئاوا ئەشکەنجە دراوی، تۆ ژنی، تۆ مافت هەیە، تۆ لە کۆمەلگای وجودت هەیە، تۆ شوکو ژن ئەتوانی بژیت سەر بۆ خۆبی، ئیتر نەیان کردو کە تۆ لە ماڵێکە لەگەڵ خوشکەکەی خۆتا هەر کێشت بۆ دروستە بچجا بگا بەوەی کە تۆ لەگەڵ ڕەگەزی بەرامبەرابی کە هاوبەشی ژیانی تۆ هەر کێشە دروستە بێ هەر داوامبەڵ دروستە بێ، نەگا بۆ حەدێک کە تۆ ئەو ژنە لەو پیاوە بە تاواتی دابڕێنیت با قسە و بە کۆمەڵی ڕەفتاری ناشرینی ئەو پیاوە نیشانی ئەو ژنە بیتەوە لایەنە باشەکی سفر بکەیتەوە. من لێرە ڕێزانگیان دەرفەتم دەیت بۆ قسەی ئەڤرینم پێ جوانە، بەڵام خۆی لە حاڵەتێکەیە فەلسفەی پۆپۆلیستی لەو کاتانی کە ئەو حزبانی کە یان ئەو فەلسفانەی کە داوای مافی مرۆڤیانە کرد سەرمایەدارەکانە هاتن بیرۆکەی چکیان دروستە کرد لەو ئەچوو، بەڵام ئەم لایەدا ئەیخواستەوە بۆ خۆی وەکو جەنابەت باست کرد خۆ زۆر لە ڕێکخراوەکانی ژنان داکۆچی ئیشی باشیان کردو بۆ داکۆچیکردن لە ژنان و ژنیشمانەیە خۆت یەکێکی لەوانە
مەسەلە نەجیبەخانی کەست پورزاتە چیتە یەکێکە لەوانەوە زۆری کەیانە ناسم من هەر بۆ ئەم با بڵین لایڤەی ماریا پەنام بۆ زۆر لەو کەسە چالاکانە بردووە بۆ خامانی کە داکۆچیکارن و جێی شانازی منن بەڵام لە ئەوەشە بێ ئاگامان لێبێت تۆ لە کوردستانە تۆ دوو حزبت هەیە گەورەیەوە حزبی تریشەن ئیسلامیەکان ئەوانش پەنا ئەبن کۆمەڵی ڕێکخراوی لەو بابەتە دروستەکەن و هەنێکشەیە لەو پیاوە دڕندانن گورگانن کە هاتوون کردویانە بە هینێکی بازرگانی بۆ خۆیان هەمی ڕێکخراویان دروست کردووە خۆ یەک ڕێکخرا و دوو ڕێکخراو نییە ئەوانە وایان کردووە با بڵێن لەو کەسەدا کۆچی کارە ڕاستیانیان داوە ئەوانە هاتوون کێشەیان دروست کردووە هەتا من بیستومە لەنا ئەو ڕێکخراوانە بازرگانیان پێوە کراوە یعنی ئەوەی ماریا کەوتوێتی لەوەیە ماریا بەر یەکێک لەو ڕێکخراوانە کەوت بێت ماریا ئەوە تا لێرە باسی ئەوە کە ئەڵێ من ناتوانین ئاینی ئیسلام بانخوازە ئیسلامەکان پشتجۆخین ئەبێ ڕوو لەوانشنین لەڕێ ئەوانی شۆ چونکە کاریگەریان لەسەر کۆمەلگایە بە ئەوانش بێن شتە باشەکان بڵێن هەوڵدەن لەڕێ ئەوانیشەوە ڕێ لە ژن کوژی بگرین بەڵام لە هەمان کاتە ئەمە بۆ وانەکەی نەبوو بۆوانەکەی نەبوو بەڵام لە تەلەفۆنەکەی لای منە نێشتی وت کە تووشی پیاوی وا بووە لە ناو ئەو هێڵە ئیسلامیەیە کابرا هەر ئەو کەسە مسلمانە هەر درۆی لەگەڵ دینەکەیان کردووە هەر مسلمانەکانە بێبی کوشن چونکە ئەوە کەسێکە دینەکە پیسەکە یعنی ئەمە بۆ چوونی ئەو اینجا باەمە نەچینە زۆر ئەو تەوارەوە وابزانم نازانم ڕێزان لای پرسیارەکان هەر کاکتەنیاکەری مەڵێ پرسیارێک بۆ ئەو دووخانمە ئایا داهێنان لە بواری فلیمسازیایە چۆن پێناسە ئەەکەن ڕۆڵی ژن لە بواری سینەما دەکرێت کولتورێکی چەندین هەزارە ساڵە فەرامۆش بکرێت ئەمە ڕێزان خان زیاتر تۆگرێتەوە چونکە تۆ زۆر ئیشت لەسەر ئەم تەوەرە کردووە بە تایبەت لەگەڵ ئەپسنە وەڵا بێگومان کاک تەنیا کولتوری یعنی کارکردن لە کولتورە کارکردن لە کولتورە بەڕاستی هین نییە یعنی شتێکی هەر ئاوا ئاسانی یعنی تۆ بڵێ منیم شتێکە گۆڕم و ئاوا خێرایی گۆڕانکاری ڕوە ینی تۆ جاریوە هەیە من معجبی یەکێک لە دەقەکانی ئیبسنم کە باسی ئیمپراتۆر جولیانەکات جولیان لە ساڵی 360 ژیاوە لە ساڵی 360 بۆ 362 بڵین دوای زاین دوای مەسیحیەت حکمی کردو یعنی وەک ئیمپراتۆر بووە هین بووە قەیسەر بووە ئەو دەقا کە یعنی ئەی خوێنمەوە یەم سەیرێکەم ئەی خوێنمەوە باسی ئیمپراتۆرێکی ڕۆمی و ئیتر توزانم باسی ئەو شتاناکە کە تا ئێستا لە 360 حسابی کەتاوەکو ئێستا کە ئێمە ئێستا ساڵی 2022 یعنی ئەو گۆڕانکاری کە ڕوو ئەدا مەسەلەن ئەگەر بێت و ئاوەها بە شێوەیەکی گشتی سەیریکەی سەیرەکەی زۆر ڕۆ گۆڕانکاری زۆر زۆر گەورە ڕویان نەیاوە لە دنیاە بەڵام کە یەی وردیەکەیتەوە مەسەلەن لە سەیری تەکنەلۆژیاکەی سەیری هەندێک مەسائلی مافی مرۆڤ و مەسەلەن هەندێک مەسەلەی کۆیلە و کۆلایەتی و ئازاد بوونی کۆیلە ئەو شتانەکەی مەسەن گۆڕانکاری گەورە ڕوویاوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە پرسیارەکەی تۆوە هەیە ڕۆڵی ژن لە بواری سینەمایە چۆن بتوانێت مەسەن داهێنانی تیا بکرێت هەر ئەوەیە مەسەلەن ڕۆڵی ژن لە ئەگەر بێت ئێمە باسی فیلم کە مێژووی فیلم نزیکی سەڵ شتێک ساڵە لە ئەوروپاوە کە دەستی پێکردووە لە کۆتایی 1990کانە کۆتایی 1970 سەرەتای 90کانە یەت مەسەلەن ئەو بە شێوەیەکی سەرەتایی کە دەست پێەکە ئێستا گەیشتۆتە ئاستێک کە ئیتر باسی مەسەلەی تاکەکە یعنی تۆ لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکانە تۆ ئەبێ مەسەلەی تاک بوروژێنی ینی ئێستا ڕێک بە پێچوانەی ئەوروپا لە ئەوروپایە لەبەر ئەوەی مەسەلەی تاک یعنی ئیندیڤیدوالیزم گەشتۆ بە قۆناغێکی ترسناک خەڵک داوای ئەوەکە ئیشی کۆلەکتیڤیست هەبێ یعنی ئیشی بە کۆمەڵ هەبێ بەیەکەوە خەڵک بکە ئیشی بە کۆمەڵ هەبێ خەڵک بیکە چکە کۆمەلگا زۆر لە یەکدا ینی دابڕاوە بە شێوەیەک دابڕاوە کە تۆ بێجارێکی تر بگەڕێتەوە بۆ ئەوەی کەشتی بە کۆمەڵ بکەیت بەڵام لە کۆمەلگای ڕۆژهەڵاتیە
بە پێچەوانەوەی ئەم شتە لەبەرەوەی لەوێ تاک نییە هەمووی کۆمەڵە یعنی شتێکە کۆمەڵ گوتی تاک ناتوانێت یعنی ڕایەکی جیاوازتری هەبێ لەوەی کە کۆمەڵهەیەتی لەبەر ئەوە ئەبێ ئیشەکانی ئەوێ بە شێوەیەکی تر بێ هەر بۆ نمونە ئەو فیلم ئەو فستیڤالانی کە لێرە لە ئەوروپا کرێت بە زۆری ئەو فیلمانەی کە لە مثلەن باکووری ئەفریقاوە بڵێن بۆ نمونە لە وڵاتەکانی تونس و مەغریب و جەزایرەوە یا لە میسرەوە یا لە لوبنانەوە یا لە کوردستانەوەیەت کە باسی مەسلەی تاکەکە گرفتی تاکەکە لەو کۆمەلگایانەیە بەردەوام خەڵات وەرەگرێ ئەو پیشانە لەبەرەوەی چکە بەڕاستی لێرە ئەو شتە نەماوە یعنی لەبەرەوەی تاک ئەو گرفتانەی نییە کە ئێستا لە کۆمەلگای لە کۆمەڵات ڕۆژهەڵاتیەکانە هەیەی لێرە کۆمەلگا کۆمەڵ بە کۆمەڵبوون مەسەڵەن کێشیان هەیە لەبەرەوە لای ئێمە ئەبێ ژن وەکو خۆی پێناسە بکرێ ژن وەکو بەشەر بناسرێ چزانم ئەو مەسلەی بەرایی و یەکسانی لە کۆمەلگایە بە شێوەیەکی تر باس بکرێ هەر بۆ نمونە ئەو شتانەی کە ئێمە زۆر قەدەغەیە نابێ باس بکرێ بۆ نمونە من بیرمێت لەم ساڵانەی دواییە لە درامایەک کە کاک دڵشاد حوسێن نووسی بووی باسی ئەنفالەکانەکە لە دراماکە یەکێک لە ژنەکان خۆشەویستی هەیە پرۆژەیەکی خۆشەویستی هەیە کە زەواج بکاتەوە دوایەوەی کە چەندین ساڵ چاوەڕێی مێردەکەیەکە دەرناکەوێت لە گەرمیانە ئەو درامایە ڕائەگیرێت یعنی هەر قوبوڵی ناکەن دراماکە پێشکەش کرێ ینی پێیان وایە حرامە ژنێک کە ینی لە ئەنفال گەڕاوەتەوە و چاوەڕێی مێردەکەیەکە ئەو هەموو ساڵە مێردەکەی نەگەڕاوەتەوە ناتوانێت زەواج بکات لەبەرەوەی بۆ شتێکی عیبا وەکو شتێکی وەکو ینی دانیشتن و چاوەڕێکردن بە تەقدیس کراوە لەبەرەوە مەسەڵەن ئیشکردن لەو بوارانەیە زۆر بەڕای من داهێنانە ئیشکردن لەسەر تاک ژنێک کچێکی ئازاد مەسەڵەن فیلمێک لەسەر ماریا دروست کرێ ئێستا بۆ نمونە من بە فیلمێکی باشی زانم ئیشکردن لەسەر مەسەلەی قەدەغەکرد لەسەر مەسەلەی خەتەنەکردن کە لە ساڵانێک زۆر باو بوو ئێستا بە هەوڵی ڕەخراوەکانی ژنان و چالاکوانی ژنان و کۆمەڵێک مەلا و هینی ئەو قاف و وەزارەتی ئەو قاف و ئەمانە بنەبڕکراوە ئێستا تا ڕادێک بەڵێ ڕێزانگیان نازانم دەنگت پچڕا هەر ڤیددیۆکەشت وەستا با ئێمە بچینە سەر پرسیارێکی تر مادام ئەگەر وابوو کاک دیارە لێ کێشەی ئێمە ئەوەیە فێر کراین کە پیا و پاشایە و ژنیش کۆیلەی ماڵ بۆ ئەوەی ئەو چەمکە بسڕینەوە ئەبێت ئەخلاقی خۆمان تەفسیرکەینەوە کاک دیار کاری فلیمسازی کاری ئەدەبیات ڕۆشنگەری ئیشەکە بەرپرسیارەتەکە ئەوەیە ئەبێشتە جوانەکانی ناو کۆمەلگا نەریتە جوانەکانی ناو کۆمەلگا هەوڵ دەین بەرز و پیرۆزی کەین و بایەخی پێ بدەین و ئەو شتانەشی کە ناڕێک و ناتەبان ئەبێ هەوڵ دەین لای بەرین ئەوە ئیشەکەیە ئیتر گەلێ جار بۆچوونەکان جیا ئەکرێتەوە ئەم بۆچوونێکی هەیە و بۆچوونێکی هەیە لەسەر ئەو تەوەرانە بەڵام هەروەکو تیشمان پێشتر ئەبێ بە گفتوگۆ بکرێت نابێ هەراوە بە بڕیاری تاکلایە نەبێت نازانم ئەبری جانیست و وەڵامێکت بۆ هەیە یا بچمە سەر پرسیارێکی کە هەڵەگەم بۆ سەر پرسیارێکی تر باش کاک ئیسماعیل پیرانەڵێ تکایە بە ژن مەڵێن ئافرەت ناوی ئافرەت کەمکردنی کەسایەتی ژنە داعش بە ژنەڵێ ئافرەت تۆ چۆن بەخۆت ئیزن دەدەی بە ژن بڵێ ئافرەت تکایە بە ژن مەڵێن ئافرەت ڕێزانگیان بەخێر بیتەوە دانام گرفت نییە بەڵام ئێمە وەڵامی پرسیارێکیشماندایەوە ساتی نەسەر پرسیارێکی کەم نازانم ڕێزانگیان تۆ وەڵامی ئەم پرسیاری کاک ئیسماعیل پیرانە دەیتەوە من ئەم مانگی دوانزەیەی ساڵی ڕابردوو لە کوردستان عینەن شت ئەمیست نەڵم ئافرەت لە کۆنفرانسی بڵین ئەدەبا بەشداریم کردبوو باسەکەم لەسەر وێنای ژن لە دەقی لە نمایشنامەی کوردیا بوو ئەمیست هەر بڵم ژن هەرویستیشم بڵم ژن کە نەڵم ئافرەت چونکە ئافرەت هەنێک تیۆری هەیە ئەڵێ لە عەورەتەوە هاتووە لە نەفرەتەوە هاتووە لە ئەمشتانەوە هاتووە بەڵام کۆمەڵێک نووسری لێبوو لەوێ ڕاستیەکەی لەگەڵ ئەویان نەبوون کە ئەو شتە ڕاستێ ئەنی ئەو ئەنجاسە کاسەکە و دیارنەوە ئەو هاتووە
هەر لێرە لەگەڵ هینیان ئەوە بڕیان ئەوە بوو کە نابێت کە نابێ ئێمە وا بڵین ئافرەت یعنی عورەت و یعنی نەفرەت ئەمانە بە سیاسی کراوە یعنی ئەو شەیە ئەو مستەلەحە ئەو زاراوەیە بە سیاسی کراوە لەبەرەوە ئێمە هەردوو وشەکە چ ئافرەت بێت چ ژن بێت بە هەردووکی یەک مانای هەیە و مانای مێنینە ئەیات من ڕێزانگیان لێرە تقریبەن بۆ چونەیە نییە من جێکە لەوانی کە ڕام وایە کە ئافرەت عورەت و لە ئەم نا ڕێزانگیان منیش کاک ئیسماعیل گیان شتێکی کە هەیە خوایەک لە خوایەکانی ئستوورەی یۆنان لە مێژووی یۆنانە ئەخر لە مێژووی یۆنانە ئەوانی کە ئێمە خوێنومان و لە ئەفسانەکانیانە داستانەکانیانە باس لە ئەفرۆدێتەکات ئەفرۆدێت یەکێکە لە خواکان کە لە دریاوە هەڵەچێ و ئیتر ئایا کەفی سەر ئاوە و ئیتر چییە نازانم یعنیەوە وێنەینێکی ورتریەوێت ئێستا جوان لە بیرم نییە تا بۆ ڕوونکەمەوە ئەوە لەوەی برادێکی کە بتوانێت ڕوونی کاتەوە بە عیبیشی نازانم کە ئێستا زۆر زانیاریم لەسەر وشەی ئەفرۆدێت نییە خواکانی یۆنان ڕێزان خان یەکێ لە خواکانی یۆنان ئەفرۆدێت بوو وە نییە ئەوە ڕێزان خان لەوەیە زیاتر ئاگای لەوە بێت چونکە ئەو زیاتر تیۆری بووە من زیاتر پراکتیک بوومە لەو بوارەیە ئەفرۆدێت ئەتوانین بڵین ئافرەتش لە ئەفرۆدێتەوە هاتووە و پێشت سیر نەبێت کە لە ئەفرۆدێتەوە هاتبێ چونکە من زۆر خراپە کورد و یۆنان کورد و یۆنانیەکان گریک ئەمانە دراوسێ بوونە پێشەوەی تورک بێتە ئەو ناوچەیە وەکو دراوسێ بوونە یەکێک لە بەڵگە مێژوویەکان کە ئەسکەندەری مەکەدۆنی ئەیڵێت ئەمە من لە یۆنان لە یەکێک لە یۆنانیەکان بیستم ئەڵێ ئەسکەندەری مەکەدۆنی وتی لە یاداشتەکانیان نووسیەتی ئەڵێ بە سواری ئەسپەکەم ئەڵێ کە نەخۆش کەوتن بە سواری ئەسپەکەم لەگەڵ چەکدارەکانمە ڕۆشتین بۆ لای قەومێکی شارێک کە قەومێکی دراوسێمانە چوین بۆ لای ئەوان چارەسەری نەخۆشیەکەم کرا ئەڵێ ئەو قەومە کورد بوون ئەڵێ بە چەند سەعاتە ڕێیەک یعنی 7 سەعات بۆ 6 سەعات بۆچی بۆ ئەمە من لە ناو یۆنان لە نووسەرێکی گەورەی یۆنان جۆم لەمە بوو بەڵام من سەرچاوەکەم لە بەردەسانیە خۆم بەڵام لەو کەسم جۆلێ بوو بەو هیوایان بدۆزرێتەوە یعنی ئەمە سەرچاوەیەکی زۆر زۆر گەورەیە ینی کورد یۆنانەوە نەنزیک بوونە و لەگەڵ ئەوەشە کورد خاوەنی زانستی پزیشکی بووە زانستی پزیشکی ئەو کاتەی کورد لە هی یۆنان پێشکەوتوتر بووە کە بزانەمە چەند نزیکایەتیمان هەبووە لەگەڵ یۆنانە ئێمەش خاوەنی با بڵێن نەریت و کەلچەر و ڕۆشنبیر و با بڵێن گەنجینەیەکی گەورەی زانست و هەموو بوارەکان بووینە هەتا ئێمە شانۆ هەبووە جێگەی شانۆ لە کوردستانە دۆزراوەتەوە هەر ئەو شانۆیی کە لە یۆنانە هەیە ئێکەواتە ئێمە شەمان بووە اینجا بۆیە نزیکایەتی ئەکرێت ئەو شەی ئافرەت لە ئەفرۆدێت شەوەریگیرابێت بەڵام من ئەمەد بۆ ساغ ناکەمەوە چونکەوە پیشەی من نییە من ئەمە ساخکەمەوە بەڵام ئەمە زانیاریەکە یڵێم بەڵام وشەی عورەت نییە ڕێزانگیان ئەوە بە تاکید ئەوە نییە ئەوە ئێستا مەسەلەن من تۆ عەرەبیە زانین عەرەب بە ئافرەت ئەڵێن حەریم لە زۆر جێگا من بیستومە لە زۆر جێگایڵێن حەریم حورمە عێراقە حورمەمان بیستووە ئەمە زۆر ناشرینە کە عەرەب بەکارێنێ بۆ ئافرەت منیش ئەو شتم بیستوە لەسەر کە ئافرەت بۆچی لەوەتری ئافرەت بەواتای خاوەندی ئافرۆدی دێت کە خاوەندی ژنە بەمانەی ئافرێنەرە ژن ئافرێنەرانی دروستکەرە خوکەنەرە بەڵێ بۆ مانایە هاتووە بەڵێ جاوە ماریا شتێکی وتەوە ڕێک نەکەوتەوە بڵێم ئەڵێ ژن کە ژان ئەیگرێ ژیانێکە هێنێتە بوونەوە نازانم قسەکەی لەکوێوە هێناوە چونکە قسێ هەستەکەمی کەسێک بێڵێ ژن کە ژانێگرێ ژیانێکە هێنێتە بوونەوە ژیانێک دائهێنێت ژیانی بوونەوەرێکی تر با ئێمە ئاگامان لەو بوونەوەرانە بێت ئازاریان نەدەین ئەمە یەکێ لە قسەکانیەوە جەباب چی لەسەر پرسیارێکی تر بە برادران پرسیارەکانمان زۆر بۆ ڕێزانگیان
ئیخلاس ئەمین ئەڵێ مامۆستای بەڕێز ئەی باسی ئەوە بۆ ناکەی ژن کچی ئەبێت لە کاتی لەدایک بوون زۆربەی زۆر پیاوان پیان ناخۆشە حەزیان لە کوڕە هەنێک باسی ئەویش بکەن وەکو ئەبینن زۆرترین وەزیر لە وڵاتە پێشکەوتوەکان ژنن واللهی ئیخلاسخان من کچم زۆر خۆشەوێ حەزەکەم هەموو کەسێک کچی بێت من وایە بینمەوە ئەمە منۆکو پیاوێک بەڵامی تر ئێمەش لەگەڵە ڕایی توین ئەوە شتێکی جوان نییە و ئەبێ فلیم سازان و ئەبێ ڕۆشنبیران و هەتا بە هەموو لایەک هەوڵی ئەوە بدەین ئەو ناوە یەکسان کەینەوە ژن و پیا و یەکسان کرێتەوە ئەو دەستەواژە ناشرینانە ئەو وشە ناشرینانە بۆ هەموو بوونەوەرێک لا ببرێت هەتا جنێ و لە ناو کۆمەلگای ئێمەیان نەبێنێت ئەمە وایجا بزانین چیکە برادرانی کەمام زۆرە ئیسماعیل ئەڵێ کاک ئیسماعیل پیران ئەڵێ مرۆڤە دواکەوتەکان بە ژن ئەڵێن ئافرەت ژن وشەی زۆر خۆش و ئاسان و پڕمانایە تکایە بە ژن بەوە کاک ئیسماعیلە وەڵامەماندایەوە تر نازانم ئەگەر تو هەر لەسەر و بۆ چوونەی خۆسووری ئەوە توانین دوای قسەی تیا بکەین برادێکی کەم برادری تۆشە ڕێزان خانەوەیە بەڵام لە بۆچوونا جیاوازین یان لەوەیە هاوتەری بین لێرە یا شتێکەڵێ درامای کوردی هێشتا ژن وەک کابانی ماڵ و نانکەر و چێشلێنەر و مناڵ بەخێوکەر و موتوعی پیا و پیشانەدا ژن وەک داهێنەر و ڕێخەری کۆمەلگا و خاوەن معریفە پیشان نادەن هێشتا ژن لە دراماکان لە چیرۆکی باوەژن خوابناسەی تێنەپەڕانوە ژن ئەو بوونەوەرەیە کە ئیسلام باسی ئەکات و مەقامی بۆ داناوە تەجاوز هێڵی سوورە و نووسەر و سینارێست ملکەچی ئەم ئایدایە وابزانم ڕێزان خازم زۆر باسمان کرد کاک جەبارگیان ئاوایە وازم ئێمەش هاوڕاتین لە زۆر ڕۆوە هاوڕاتین و زۆر باسمان کرد کە بەڵێ لەواتە کۆمنتەکە شیرۆکاتە بکێم و باسی و شتانەوان کردبێ ئامادەی کۆمنتەکە شیرۆکاتە بوو بێ بەڵێ کاک جەبارگیان ئەخر شتێکی کەی وتووە ئەوە من وامزانی ئەوەی ئێستا چینە سەرەوەشی کاک دیارە لە دەسەڵات دەستی گرتووە بەسەر هەموو بەشەکانی کۆمەلگا چۆن بیەوێ ئاراستەیانەکات واللهی تر کاک دیارجان ماریاش شتێکی وتی دەسەڵات لەوە بەرپرسە ئایا لە نەزانی وایکا یان ئایا مەبەستێتی ئیتر ئەما هێڵینەوە بۆ ئێوە ئێمە نامانێ بچینە ناو تەنگژە سیاسیەکان و بۆ چوونە سیاسیەکان بزانین ئەمە کاک تەنیا کەریم ئەڵە پێم وایە ئەو تێڕوانینەی بەڕێز ڕێزان خانم باسیەکات لە ڕوانگەی فلیم سیاسیەوە فلمسازیەوە هەڵێستا لەسەر هەڵستی لەسەر بکرێت نازانم کام بۆ چوون بۆ ڕێزان چونکە زۆر تەنیا گیان نازانی کامیان بوو تۆش لەو کاتی کردووە نەچوینەتەوە سەری بابزانم باسی ئەوواکە کەوتمان لە قۆناغەجاجیەکانە لە ئایدۆلۆجیا جیاوازەوە ڕۆڵی ژن جیاوازە ئەوانەیە کە چۆن داهێنان بکرێ وابزانمە بەستی ئەوەیە دەتوانین جارێکی کە بەرنامەیەکی لەسەر بکرێت چکە بەڕاستی ئێستا کە تۆ بۆ نموناگە سەیری مەسەلەی فاشیزمی ئیتالی بکە یا فاشیزمی ئیسپانی یا نازیزمی ئەڵمانی بکە ئەمانە ڕۆڵی ژن جیاواز بووە هەر مەرحەلەیەک هەریەکان و بۆ خۆیەوە نیە هەوڵی داوە ڕۆڵی ژن چۆنی بنرخێنێ چۆن باس بکە مەسەلەی لە مەسەلەی مەسیحیەتە ڕۆڵی ژن چۆن بووە بەس ئێستا لە کوردستانە کابێ ڕۆڵی ژن چی بێ وازان زۆر باسمان کرد کە ئەبێ ژنان چی بکەن وابێت چه دەورێ بگێڕن وابێت چه گۆڕانکاریەک لەو تاکانەیە هەبێت تاکی ئەکسەر و تاکی دەرهێنەر و تاکی فیلمساز ئەبێ ڕای چۆن جیاواز بێت چۆن پێشەنگ بێت چۆن ڕۆشنبیر بێت چۆن هۆشیار بێ کە دەورێک قبول نەکات کە سوکایەتی بێ بە ژن و هەمان ڕوانینی کۆمەلگای هەبێ بۆ ژن وازم زۆر بە درێژی باسمان با بزانین کاک ئەکرەم ئەواسەڵێ هێشتا سینەمای کوردی نەیتوانی و فیلمێک بکات وەکو ناتاشا ڕۆڵی بیلمەتی ئافرەت پیشان بە نازانم ئەڤرینجان تۆ خوێندکاری لە بەشی فیلمساز فەرموو وەڵامە پەیوەندی بە تۆ بێت ببوورە من سەری کۆمنتەکانم ئەکرد
بیرم لای ئەو کۆمنتە نەبوو فەرموو. هێشتا سینەمای کوردی نەیتوانیوە فیلمێ بکە وەکو ناتاشا ڕۆڵی بلیمەتی ئافرەت پیشانبات بەڵێ تۆگەر باسی شاکارەکانی سینەمای ڕۆژهەڵات بکەی نەک ناتاشا بگرە شاکاری زۆری تێدایەکە ژن کراوە بە نمونە و قدوە و پێش نمونە بۆ هەر شتێک لە بابەتی بواری کۆمەڵگە بێت چ لە پەروەردەیی بێت وا لە زۆر شتی تریشە بەڵام فیلمی کوردی درامای کوردی باسی دراماکانمان کە چەند داڕزاوە لی گەڕێ بەڵام فیلمی سینەمای کوردی ئێستا ئەمنەوەی کە پێگە ئەمنەوەی کە دروستە بێ هومێدێکیان هەیە هەناسەیەکی ترن بۆ دنیای سینەمای فیلمی کوردی کە ڕەنگە باشتر بێت ڕەنگە نا بکرێکاری بوو ئەکرێ ئێمە من لەو قسە بکەم کە خۆم لە ئەو بەشام لە بەشی فیلم سازیە خوێنم ئێمە لەوێ گروتینێکی زۆرمان هەیە هەیجانێکی زۆرمان هەیە ینی پڕین لە ئومێد کە بەدڵنیایەوە ینی چ لە خوێندکارێکی ئاسایی واتاوەکو سەرۆ قسمەکەمان بەدڵنیەوە هەیەجانی ئەومانتیایە بڕۆی تەواوەتی ئەومانتیایە کە فیلم دروستە بێ شاکار بێ ژنتیایە دەرکەوێت چ ببە بە نمونەیەکی جوان بۆ کۆمەڵگە و هەموو جارێکیشدانە نیشین تەناشتە ناشینەکانی ناوماڵی کوردی و کۆمەڵگی کوردی نیشان بین چکە عنی باشە ئێمەزانین کۆمەڵگەیەکی خراپمانێ لە ڕووی پەروەردەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی هەر شتێکەوە بەڵام دوجار خۆشتی باشمان هەر هەیە نابێ عنی هەموو شتێک زەربی سەفرکەینەوە دەستخۆش منش هاوڕام لەگەڵەوەی تۆیە بەڵام بابزانانی کات جەبار ڕێزان جانەبێ خۆمانی بۆ ئاما دەکەیت بۆ ئەم سەرنجەی کاک جەبار دوو سەرنجی هەیە لەسەرەوە ئەڵێ تکایە لە خۆتانەوە باسی ئیسلام مەکەن ئەگەر شارەزاییتان لێ نییە لە خۆتانەوە ئاەت مەهێننەوە وەکو مەلاکان پینەوپەڕۆ بە قورئان و ئیسلام مەکەن چییە ئەتانەوێت قورئان بکەنە بنەما بۆ کاری سینەمایی ئەمە کۆمنتێکی کەی ئەڵێ ماریا لە بنەمای ئاینی مەسیحی باسی ئاژەڵ و مرۆڤی کردووە نەک ئیسلام و قورئان بۆ تێکەڵاوتان کردووە لەگەڵ ڕێزما خەریکن ئەی شێوێرت ڕێزاکجان من جواب بەمۆیان تۆ وەڵا لەبەرەوەی تۆ باسی کرد من ڕاستیەکەی هەر نازانم ماریا کەی باسی ئەو شتەی کردووە و منیش نامرێ مەسەلەی قورئان و ئەوشتانە بکەم بە بنەمایی من لای من مرۆڤ دۆستی لە سەر و هەموو دینێکەوەیە لەبەر تۆ باسەکە وروژانەوە خۆش چارەسەریە کاک جەبارجان کاتی خۆی مامۆستا ئازاد جەلالم شتێکی جێڕایەوە لە یەکێ لە شانۆگەریەکانی برێخت کە برێخت هاتبوو ئیشی لەسەر تێکستێک کردووە کە هیچ شەکسپیر بووە وابزانم برێخت ئیشی لەسەر ئەو تێکستە کردووە کە ئیخراجی کرد ئیتر دکتۆر عەونی کەڕوومی بە ڕەحمەت بێهات دیمەنێک هەبوو لەو ئەو دیمەنەیەوە خۆی دانا کە برێخت چۆنی ویستووە داینە وابزانم مامۆستا ئازاد بوو پرسیاری بەڵێ هەر بێ مامۆستا ئازاد بێت چونکە خۆ ئەو جێڕایەوە پرسیاری لە دکتۆر عەونی کەڕوومی کرد کە ئەمە لەگەڵ بیرروبۆچوونی برێختا یەک ناگرێتەوە بۆ برێخت لەوێ دایناوە مامۆستا عەونی کەڕوومی بە ڕەحمەت بێ وەڵامی دایەوە وتی ئەمە ئامانەتی تاریخیە و تێکستە ئەسڵیەکەیە وەکو ئامانەت دایناوە بۆیە دەستی لێ نەداوە ئامانەتە هیچ شەکسپیرە جا لێرە کاک جەبارجان تۆ منە ناسیت بەڵام من لە بۆچوونێکە لەگەڵتانی من ئەمەی کە جێڕامەوە ئەمە ماریا ئەمەی لای من وت ماریا وتی ناتوانین کۆمەڵگا کەمان لە ئیسلام دا ببڕین ناتوانین لە کۆمەنیست دای ببڕین ناتوانین ئێمە بین وەکو کەسانێک لەو گروپانە بین کۆمەڵگا بدەین بە شەڕا یەکتری بکوژن نەخێر ئێمە با بین داوا لەوانکەین ئەوانش ئەڵێن کۆمەڵێکیان هەیە چینێکیان هەیە لە قورئانە ئەو ئاەتانە ئەێننەوە کە باس لە چاکسازی کۆمەڵگا ئاکات ئەی ئێمە بۆ نین داوا لەوانکەین بە ئەو کەسانیان بێنە پێشەوە ئیش لەسەرەوەکەن چاکسازی لە کۆمەڵگا بکەن من لێرە وەڵامێک دەدەمەوە کاک جەبارجان شێخ عەوکەریمی شەدەڵە
کابرایەکی زۆر زیرەک بووە لە چلەکانە. ئەم زاتە هاتووە لەگەڵ ئەوەی کە دەروێشی هەبووە، بەڵام هاتووە سوودێکی زۆر گەورەی لە کۆمەنیست بینیوە، لە شۆڕشی ئۆکتۆبەر بینیوە، سوودێکی زۆر گەورەی لە فەلسفەی نابۆتون و تیژی تۆڵستۆی بینیوە، هاتووە لە تەریقەتەکەیە، لە تەریقەتی حەقەیە تێکەڵی کردووە، دەروێشەکانی لەسەر ئەو تەریقەتە پێگەیانوە. من ئەولادی تەریقەتەکەیان کەسانی ئەو حەقەکان لەم ئەمریکایە بینی کاک جەبارگیان نمونەی پاچی و بەراعەت بوو. ئەمە شۆڕشێ نەبوو شێخ عەولکەریمی شەڕەڵە کردی، خۆ چاکسازی لە دینی ئیسلامی شاکرد، خۆ هات سوودی لە باشەکانی دینی ئیسلامیشەوە وەرگرت. کۆمەڵگای ئێمە بڵین و نەڵین زۆرینەی ئیسلامە، چۆن ئیشی بۆ بکەین؟ بەڵام ئەگەر بڕۆین هەمووی بکوژین بی بڕین، ئێخر کاک جەبارگیان ئێمە ئەبێ خەریکی شەڕ بین. ئێتر کاممانەی بینەوە لە شەڕ کەسمان نایبینەوە، میلەتی کورد لە ناوەچێ. دوایەوە ئەو ئاەتانە کە ئەو وتوێتی من هێشتا شخصی خۆم زۆر متابعی دینم هەیە، هەتاکو ئێستاکەش بە حەدیث و بە قورئان و بە هەمووی، وە سەرچاوەی زۆر باشم لایە بۆ هەردوو جوابەکان، بۆ هەموو لایەنەکان، و ئەشمەوێ ئیش لەسەر چەمکێکی وا بکەم. کاک جەبارگیان مەرج نییە تۆ ئەوەی منت بەدڵ نییە من بە جێرە شێوێن دابنێ یەوا دابنێ من لە خۆمەوە شتێنم، نا لە خۆمەوە شتم نێناوە، و ئەوەش بۆ چوونی ماریا بوو، و ئەکە تۆ ئەڵەی مەسیحی بووە، لای من نەیوت تۆ مەسیحی بوو، لای من نەیوت تۆ وازم لە ئیسلامێناوە، لای من باسی ئیسلامی نەکردووە، بەس باسی ئەوەی کردووە چی بکرێت بۆ ئەوەی داوا لەو بانخوازانە بکەین ئەوانش هەوڵی ڕاگررتنی ژنکوژی بدەن هەر لە ڕێ ئاەتەکانی قورئانەوە. ئیتر نازانم ئەڤرین برادەی هیچ بۆ بە هیچ جۆرێ من پێدەڵێ ماریا لەسەر هیچ بیرروباڕێکی نەبوو، چه دینی ئیسلام چه مەسیحیەت، تەنها ئەوەشی کە یەک دوو جار گۆرانێکی هەبوو کە باسی ئەوەیە کرد، باسی مەسیحیەتە کرد، ئەوش ئەو ناگەێنێت کە کچە دینی خۆی گۆڕێبێ بۆ مەسیحیەت، تەنها کۆمەڵێک بیرروباوەڕی نیو مەسیحیەت هەبوو کە ئەو بە جوانی ئەزانی، بە نمونەی ئەزانی، یعنی ئەو لە پێناو مرۆڤایەتی قەی چێ کات وەگەر چ لە دینی ئیسلام بێ یا لە مەسیحیەت بێ هەر دینێکتر بێ کۆمەڵە بیرروباوەڕ و کولتور و عەقیدەتی جوان هەیە قەی چێکە با هەبن، بەڵام ئەوش بۆ مانایە کە ئەو تا بڵێ گرۆدی ئەو دینە بەیان ئەو دینەی گرت بێت. بەڵێ من لەگەڵێک خاڵێکی کەشت نیم، یعنی ئەمە ڕووی دەمم لە برا مسلمانەکانە، من برادری زۆر نزیکمێ، زۆریشم خۆشەوێن، مسلمانیشم زۆرم خۆشەوێن. ئیسلام نەبێ بە وەسیلەی تعریب لە هەر جێیەکە، بۆنی تعریبی لێبێ من دژی بە هیچ شێوەیە لەگەڵیانی. ئەو سەروبەستە کە ئافرەتان خوشکان ژنان سەروبەستەکان کە ئەبەستن، ئەوە هێمایەکە بۆ نەخشەی فەڵەستین. ئەگە سێریکەن زۆربیان کە ئاوا دێتە خوارەوە، هێمایەکە بۆ نەخشەی فەڵەستین، یعنی فەڵەستین عەرەبیە. باش ئێمە چیمان داوە لەو کێشەیە؟ بۆ نێن بڵێن کەرکووک کوردیە؟ باشە بۆ ئەو خانمە خوشکانم نایەن سەروبەستێکی کوردانە ببەستن کە زۆر جوانیشە، باڵاپۆشیشە، وەکو دینەکەشی حەڵاڵیشە حەرامیش نییە، بەس بۆ ئەڕوا شتێکەکە عەرەبی بێت. من لەگەڵ ئەوەیان نیم و لەگەڵ خاڵێکی کەشانیم، ئەتوانم بڵێن سڵاوی خوات لێبێ، ئەمە وەکو مسلمانەکان، بۆ ئیلا بێ بڵێ ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وەبەرەکاتەه، ئەی بۆ ناڵێ سڵاوی خوای بەخشندە و میهرەبانت لێبێ. اینجا کاک جەبارگیان ئەم چەمکە زۆر هەڵەگری، ئێمە نامانەوێت لێرە باسی بکەین، ئێمە من و تو هەر برادەری مستاگەنەوە بابەتێکی قسەی زۆر خۆی هەڵەگرێ. پرسیارێکی کەمان هەیە، کاک ئیبراهیم حەواسەڵێ بەداخەوە لە فیلمی کوردی ئافرەتە میشە خراپ پیشاندراوە، جگە لە فیلمی خانزادی مامۆستا ناسر حەسەن ئافرەت وەک سەرکردە پیشاندراوە کە پێشێکی ئەو فیلمە هەڵای شێروانی کەلار تۆمار کراوە. کاک هەواجان ئێمە شەرواڵین لەگەڵ ئەوەی تۆیین
زۆر خانمی بەڕێزی گەورەمانەیە جێی ستایشن، بەڵام سینەمای کوردی ئێمە هێشتا لە سەرەتایە و گەورەترین کێشەی سینەمای کوردی ئێمە بازار و بودجەیە، بۆیە زۆر لەو فیلمانە کە مێژوین بە ئەستەنگ دێتە دەست بکرێت. اینجا ئەوە بێت چاوەڕێی دەرفەتی گەورەترکەین بەڵکو بتوانرێ و فیلمانە بکرێت. بزانین کاکتەنیا کەریم ئەم جارە پێناڵێ من پێناسەیەکی ماریا بکەم. ماریا ڕوئایەکی تایبەت بەخۆی هەبوو بۆ ژیان. ماریا کەسێکی بێر بوو تا ئەو پەڕی سەرڕای ئەوەی خوێندنەوەیکی تایبەتی هەبوو لە بواری ڕۆڵی ژن لە بواری سینەما. جگە لەوەش کالێنێکی تەواو ڕۆشن فکر بوو. زۆر سپاس کاکتەنیاکجان. دوای لە جێیەکی کەشە کۆمنتێکی کەشاڵێ بڕوا بکە سەدان خانمی وەک ماریا هەیە تا ئێستاش ناتوان و خۆیان دەرخەن. کاک جەبار جارێکی کاڵێ ئیسلام مەسیح وەک یەک نییە، قورئان و بابل زۆر جیاوازیان هەیە. قورئان مطلقە و دواپەیامە دەستکاری ناکرێت. کاک جەبارجان با واز لەو بابەتە بێنین ئێمە لێرە، ئەوە ئەتوانین لە بینی خۆمانە باسی بکەین، بەڵام با لێرە نەچینە سەرەوە. ئێمە باسی ئەومان کردو ماریا پەیامێکی هەبووە، لە پەیامەکەیە داوا لە هەر هەمومانەکە، داوا لە تۆشەکە، داوا لە برا مسلمانەکانیشەکە، برا مەسیحیەکانیشەکە، لە فلیم سازەکانەکە، لە ملحیدەکانەکە، لە هەموویەکە بە هەمومانەوە هەڵدەین لە ڕێی بۆ چوونەکەی خۆمانەوە ڕێ لە ژن کوشتن و مرۆڤ کوشتن و ئاژەڵ کوشتن بگرین. ئەوەی زۆر جوانە. با نەچینە ناو ئەو بابەتەی تر. کاکتەنیا شەر هەماش دەڵێت کاک سەرکەوت بەڵێ من هینە هەموو کۆمنتەکانم خوێندەوە بۆ ئەوەی با لە 2 سەعات و شتێکی کەم زۆر تێ نەپەڕین. ئەوەی کە باسییان کردووە لێرە مەسەلەن باسی مەسەلەی ئەفرۆدیت تۆ کە ئافرەت ئەفرۆدیتە و هەنێکی کەش بە پێچوانەوە ئەڵە نەخێژن مەڵەن ئافرەت چونکە ئەوە ناخۆشی ئەنی و ئەو بابەتە ئێمە لێریان ناتوانین یەکلای بکەینەوە بەڕاستیە بێەوە دیراسی ئەوێ لەسەرەوەی چونکە بۆچوونی جیاواز هەیە، ینی ئێمەش لێرەدا نەنووسین بۆی کە ینی هین بین ینی هاوڕابین لەسەرەوەی بڵێن ژن یا بڵێن ئافرەت. بەڕاستی ئێمە بۆ ئەو کۆ نەبووینێتەوە. جا لێرە کاکتەنیا باسی هەنێک باسی مێژووی سینەماکەن لەوانەیە من بە هەڵە هەنێک شتم و تبێ، بەڵام بەتابەتی لە مێژۆکە کە سەرەتای 1900 بۆ لە ئەسڵان لە 1900 دەستی پێکردو لە بینی فەرەنسا و ئەڵمانیا کە کامیان یەکەمە بن. ئەلەو بەرنامەی کە من کردم بۆ فیلمسازان چەند ساڵێک لەمەوبەر بە پاوەرپۆینت و ئەوانە کە دامگرتووە زۆر بە وردی باسم کردو، هەمووی بە داتاوە تایەتی کە چۆنی و لەکەیا بۆ چی بۆ کێ کردوێتی و لە ئەڵمانیا کێ بۆ لە فەرەنسا کێ بۆ ئەوانە گەر مەسەلەن بکرێت لەم جارانەیە مەسەلەن ئەو دوو بەرنامەکەی ئەوەی من داگریتەوە بۆی تۆزێ بۆنی خەڵک جارێکتر سەیری کاتەوانێنیان بینیۆ شتێکی باشە چکە باسم کردو بەڕاستی باسی مێژۆکەیم کردووە. اینجاوە بە تایبەتی بۆ کاکتەنیا کە لەوێ باسیەکە اینجا ئوسپاسی تۆژەکات کە زۆر ڕازگویانە دەدوێیت هەر کاکتەنیا. اینجا کاک جەبار دەستخۆشی ماندوو نەبوونمان لێکە و بە تایبەتیش ڕێز و خۆشەویستی بۆ من هەیە. زۆر سوپاس دەکەم کاک جەبارگیان. اینجا کاک دیارەڵێ جوانترین دەرێنەری سینەما بەهمەنی قوبادی بووە کە بوختانی بۆ هەڵبەسترا و بۆیە تۆ لە کووردا بێ ببی لە کووردا بێ بە هەر شتێک دەکرێتەوە. اینجا لەویا مەسەن باسی بەهمەنی قوبادیە کرێ ئێمە لە ئەو شوێنەیە کرد پێڵەنە و بەرنامەیە کە بەهین هەیە بەزدەنگە ئەو ئەپلیکیشنێک کە بە دەنگ هەیە لەویا هینێکێر گروپێک هەیە فیلم سازن خۆیان هەمویان فیلم سازن لەویا چەند ئیشێکی فیلمەکانی بەهمەنی قوبادی لێدراوە کە پێشتر فیلمەکانمان بینی و دوای مناقەشەمان کردووە بە پێچوانەوە زۆرێک لەو هاوڕێیانە پێیان وایە من بۆ خۆم پێم وانە کە بەهمەنی قوبادی زۆر دژەژن ئیشەکاوە دژە کورد ئیشەکاوە کورد ناشرین پیشانەیەوە زۆر لەو شتانە قسەی لەسەر کراوانە هەرچەنە من زۆر ڕام لەسەری بەو شێوەیە نییە کە ئەوانە باسیەکەن بەڵامەوە باسێکی ترە و ئەوانە کە بە تایبەتیش بەهمەنی قوبادی بە تایبەتی لەسەر ژن ئیشی نەکردووە یانی بۆ نمونەیەکێک لەوانەیە کە باسیەکەن و زۆر ڕخنەی لێگیرێ ئەڵەن لە فیلمی ساتێک بۆ مەستی ئەسپەکانە ژنێکی فرۆشتووە بە هێسرێک ینی ژنێک و هێسرێک ژنێکی کچەکە ئەگۆڕنەوە بە هێسرێکەوە نیە
ماڵەکە کچەکە ئەیان و ماڵی کوڕەکەش هێسترێکیان بە ماڵی کچەکە مەسەنەوە زۆر ڕخنەی لەسەرەوە ئەڵێن لە ئەوروپاش لە غەربیش لە ڕۆژاوە خەڵک پرسیاری ئەوەی کردو ئایا لە کوردستان وایە کەجە گۆڕنەوە بەهێزتر بۆ نمونە یعنی بەڵام ئیتر بێگومان ئێمە هینە یعنی پیۆنێر چی پێڵین بە کوردی بەمەنی قوبادیەکێکە لەوانەیە کە پێشەنگە لە فیلمسازیە لە کوردستانە لەبەرەوە ئیشەکانی ینی هەرچۆنێک بێ مامۆستای هەموو فیلمسازەکانە بە تایبەتی و ئیشەکانی مەسەن جێگەی ڕەخنەشە و جێگەی ستایشیشە لە هەمان وەختا بێگومان ئیتر نازانم وازە من پرسیارەکانم هەمی بینیەوە نییە دەست خۆش من یەک بۆچونێک مێ لەسەرەوەی کاک جەبار وا ئەزانێت من ئەو قسەیە لە پەیجێکە وەرم گرتۆ پەیجەکە فەیکە نا من کاک جەبار لەوەی ئاگاد لە سەرەتای بەرنامەکە نەبوو بێ من باسم کرد ڕوونکردنەوە یەکەمدا ماریا 3 تەلەفۆنی لەگەڵ منا کردووە لەو 3 تەلەفۆنە 2 تەلەفۆنیان یەکەمیان بۆچوونی هەبووە کە ئێمە لە فیلمسازان هەوڵدەین لایڤێ بکەین بۆ 8 مارس ئیتر کە جۆم لە خۆی بوو ئەوە بۆ دووباراکەمەوە بۆ برادرانیش بۆی بزانیت من ئەمە جۆم لە خۆی بووە ئەم قسانەی کردووە هی پەیجی کەم وەرنەگرتووە لەو کاتە شاگام لە پەیجەکەی خۆی هەبوو هەتا پێشەوەی پەیجەکەی ئەکاونتەکەی بسووتێنن هەتا ئەو کاتە شاگام لە شتەکانی بووە هەتا لە قسەیەکی کردووە ئەوەی کاڵێڵێ کە من کوڕێکی جوانە بینم نازانم چی شتێکەڵێت من مناقەشەیەکم لەگەڵیا کرد سێرم کرد هیچ لە بۆچوونەکانی من نەبوو ئەوەی بۆچوونەی ئەو زۆر جیاواز بوو ئێوە زۆر پێجوان بوو اینجا بۆیە کاک جەبارجان من بە دوای شتی فەیکە نەگەڕاوم و لە پەیجی فێک شاوەرم نەگرتووە داوای لێبوردنت لەکەم و دووەم تەلەفۆنی ئێمە شتێکمانەیە کاک جەبارجان گەلێک کەس دێتەڵێ بۆ لای پێ بۆ من ناکەیت من ئەچمە ناو پەیجەکەیەوە ناو ئەکاونتەکەیەوە هیچ شتێکی نابینم ئاستی هەبێت نووسینێکی هەبێت کە بزانم ئەمە شایانی ئەوەی لایڤێ بکات غێرە بێ پێی بڵم کاکە ئەو لایڤەی تۆ بەتەمایت بۆمان نەتوانی بنووسیتەوە تۆیە شەیەک شتێکمان بۆ بنێریت بۆی بزانین لایڤەکەی شایانی ئەوەیە بکریاننا من داوای ئەمەم لە ماریا کرد بەس بە غێر مباشر یەکسەری پێم نەوت چونکە یەکەم جاری قسەی جوانی کرد بەس من پێم وتم بۆ نای خۆت بیکەیت و سیاغەیکەیت و شتەکانکەی منیش یارمەتی تەدەم تەلەفۆنی دووەمی ئەم شتانەی لای من بوو کاک جەبارجان ئاوا قسەی کرد منش بە ئەمانەتەوە جێڕاومەتەوە ئەوە ئەڤرین کە لێرەیە برادرێتی ئەتوانێت بڵێ ئەو قسانە کامەی ڕاستە کامەی ڕاست نییە و لێرەش کاک تەنیا کەریمیش ئەڵێت ئەڵێ من برادری زۆر نزیکم بووە ئەویش ئەتوانێت بە من بڵێ کاک سەرکۆتەوە ڕاست نییە ئەوت ڕاست نییە و من ناڵێم ئەو خانمە مسلمان بووە دیفاعی لە مسلمان کردووە مەسیحی بووە دیفاعی لە مەسیحی کردووە کاک جەبار من ئەمە ناڵێم ئەوی شوای نەوتووە ئەمەشی لای من نەوتووە بەس داوای ئەوەی کردووە با بە هەمومان هەوڵ دەین ئەم ژن کوژیە ڕاگرین بە هەمومان هەر یەکە و لە لای خۆیەوە مسلمانەکان لە لای خۆیانەوە بێدینەکان لە لای خۆیانەوە کۆمەنیستەکان لە لای خۆیانەوە من بە بۆچوونێکی جوانی ێزانم لەوەی تۆ بە جوانی نەزانی کاک جەبارجان تۆ هەر عەزیزی لە لای من هەر خۆشەویستی لە لای من پێم وایە ئەڤرین جانیتر نازانم ئەگەر کاک دیار یەک ملاحەزەی نووسیوە ئەڵێ ئەوەی کە لەسەر بەهمنی قوبادی و مەسەلەی فرۆشتنی کچ بەهێسر و ئەوانە شتێکی تری نووسیوە ئەڵێ لە گوندەکەی ئێمە بەدەیان ژن بە شیربای فرۆشراونەوەش حقیقەتە ڕاستەکە منیش ئەگەداری چەنەها ژنم هاوتەمەنی من کە بە شیربایەکی زۆر وەرگیراوە کاتی یاوێنە دوش ئەوە ڕاستە بەڵام دیارێکی زۆر ناشرینە بەڕاستی ڕێزانجان نەکەر مەسەلەی شیربایی زۆر شتی ناشرین هەبووە لە وڵاتی ئێمە لە کوردستان ئێمە ئاغاکان کردویانە بە کەڵچەر کردویانە بەنەری بۆ مەبەستی خۆیان بەڵام ئێمە لێرە لەم تەوەرە لەم باسە بەس ویستمان ئەو ڕاستپادانەی ماریاخان ماریای گەشمردە ویستی بڵێت ویستی بیکا بەلایڤێک منەوە هاتم جێڕامەوە وە لەگەڵەوەشە ئەڤرین خانمان هێنا چونکە برادری بوو لە بەشی فیلمسازیشە ئەویش کۆمەڵی شتی لە هەبووە بۆی پشتیوانی یەکتر بین وە ڕێزان خانیش وەکو کەسێکی
بواری ژنان و بواری شانۆ و وەکو کەسێکی شیکارکاری بواری فیلم و ئەدەب کە ساڵانێکی زۆر زۆر دوور و درێژە جێدەسی لەو بوارە دیارە بۆیە ویسمان بە هەر سێکمانەوە بتوانین ئەو پەیامی ئەو بگەێنین ئیتر بەو هیوایی توانی بێتمان بیگەێنین و من لێرە یەک بۆ چوونێکەمەیە بە هەمومان ئیش بۆ بکەین توانای زۆر گەورەترمان هەیە لە ماریا زۆر گەورەتر ماریا لە ماوەی 20 ساڵە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە 20 ساڵ تەمەنی بوو ئەم هوشیاری هەبوو ئەم بۆ چوونانەی هەبوو ئەی چەنی کەی ئاوامان هەیە 20 ساڵ و 18 ساڵ و 15 ساڵ بۆ هەوڵ نەدەین ئەمانە بپارێزین بۆ هەوڵ نەدەین سوود لەمانە وەربگرین لەم توانایانە وەرگرین گەنجە با بێتە پێشەوە ئەوەتانی ئەڤرین خان من کە قسە ئەکا باڵای پێەکەم گەنجێکە لە بواری فلیمسازیەوە تا وەڵامی پرسیارەکانەداتەوە جێی شانازی منە یەکەم کچە دوو گەنجە من حەزەکەم بە هەمومان هەوڵیەوە بدەین یعنی بۆ ئێمە وابین بین ئەم توانە جوانانەی وەکو ماریا دوور بێ لە کچە گەنجەکان و کوڕە گەنجەکانی ترمان بۆ بین بیان کوژین بیان کەینە قوربانی بیرۆکەیەکی لایەنێک بۆ چوونێک نەریت بە هەوڵ دێن ئەمە بن بڕکەین هەڵۆگیان ئینجازم بیت حەزێتمەوە ئیتر کۆتایی بە بەرنامەکەش بێنیت بەسەر چاو بۆ بابەتەوەی کە من ئەو کچێک ئامادەم و ئەتوانم لێرەیە قسە بکەم و لە لایڤێکی وەکو لایڤی تۆیە بەردەوامی بگەم بە لایڤەکانم بتوانم ئەو شەرەفێکی گەورەیە بۆ من لێرە بتوانم فیلمسازان ئەمڕۆ نییە ینی دوێنێ ئەمڕۆ نییە چونکە سبەی و داهاتوشی لەگەڵە گەورەتر و جوانتر و وانەی زۆر پرۆفیناڵتر و باشتریتە تۆمارەکری ئینشاءڵڵا لە سوودی هەموو لایەک بێ ئەو شەرەفێکی گەورەیە بۆ من بتوانم بەشداری ئەو لایڤە بکەم و هەروەها خات و ڕێزان من پێشتر نەمدەناسی بەڵام لە ڕێگەی تۆ ناسیم و زۆر زۆر خۆشحاڵم کە بە خزمەتی گەشتم ڕاستی کەوەی کە ماریا هەیە و من هەموو زۆر کەسی کە هەیە وکو من ئەتوانێت لە تەمەنی منە و بچووکتر و گەورەتر هەن ناتوان دەرکەونیان بیان دەرکەون ترسێکەیە عنی ترس لە عیلەکانیان ترس لە کۆمەڵگاکەیان ترس لە چوزان لەوەی کە ترسیان لەوە هەیە ناکەونە دەستێکی دڵنیاییەوە جۆرێک لەوەی کە من زۆر زۆر بڕۆ بخۆبوون و ئەتوانم بێمە پێش کامەرە و قسە بکەم ویان چ بگا بەوەی کە من لە فیلم سازی بخوێنم ئاتەن لە نێو کووردا کە باسی میرە جوانەکانەکەی ناوماڵی کوردی و عایلی کوردی بە جۆرێکتر تەماشایەکە بە جۆرێکتر لێڕوانێ من سواز بۆ خۆ الحەمدوللا خاوەنێکی خێزانێکی هونەریم باوکم بۆ خۆی باوکش و دایکشم ئێستا لە لایڤەکە ئامادەیان هەیە ئەو بۆ من جێگی خۆشحاڵی و شانازی سەپۆرتێکی زۆر زۆر بۆ من کە من بتوانم بەردەوام بم بەڵام ئەوەی عیلەکەی من ئەیکا ڕەنگە عیلەی کەسێکتر ئەوە نەکە بۆیە ماریەکانی تر و منەکانی تر نەتوان ئاوا دەرکەوە من سپاسی زۆر زۆرم هەیە بۆ عیلەکەی خۆم کە ئازادێکی باشیان بە من داوە الحەمدوللا من ئەو ئازادیم بە شێوەیەکتر بەکارنێنەوە ماوەڵی لەگەڵا بکەم لەگەڵ ئەوەشان لە زۆر ینی هەشتێک دەستم بردبێ بۆ شتێک لە مەرحەلەکانی جوانم الحەمدوللا لەگەڵم بوونە ئینشاءڵڵا هیوادارم ئەو کەسانی کە وەکو منیان حەزێکی ویان هەیە توانای قسەکردن و دەربڕین و سوودگەیاندنیان هەیە ئەگەر عیلەکانیشان سپۆرتیانەکە من بۆ خۆم وەکو کچێک یەکەم کەسە بم کە سەپۆرتی بکەم دوایە بۆ خۆت تۆ بە هەمان شێوە دڵنیام لەوەی کە سەپۆرتێکی باشیە و کچانە ئاکەیت کە بتوانن ینی هەست بۆ بکەن کە لە دەستێکی دڵنیان و سبەی تووشی کوشتن تووشی چوزانم تاان تەشری کۆمەڵگە نابنەوەیان لەن خێزانەکانیانەوە چوزانم جۆرێک لە قسەی ناخۆش و ئەشکەنجە نادرێن و ئەو بابەتانە بەرحاڵ من زۆر خۆشحاڵ بووم کە توانیم ئەمڕۆ ئەم شەو ئەم لایڤە بەڕێوە بەرم و لەگەڵ خات و ڕێزان شرۆڤەکاری تەوەری ئەم جارەی فیلم سازان بوو سوپاسانەکەم دەستی هەموو لایەک خۆش بێ زۆر سپاس بۆ تەماشەکەرانی فیلم سازان تاوەکو ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ کۆمنتەکانتان بۆ پرسیارەکانتان هیوادارم
من بۆ خۆم هیوادارم کە توانی بێتمان شتێکی بچووک لەسەر ماریا بگەێنین یان لەسەر بیر و بۆچوون و ئایدێ ئەو کچە بگەێنین بەداخەوە خۆزگە سەد بریە خۆشی لێرە بوایەتەوەرەکەی دۆڵەمەندتر بکرد بە و زیاتر بیتوانی بە ڕاستە و خۆ پرسیارەکانتان لەگەڵا بوژێنێ و وەڵامەکانی وەرگێت بەڵام بەداخەوە ئەبرینجان ئەمە لایوی خۆی بوو بڕیار بوو ئەو ئەم لای لە یەکی ئایارە بیکا بەڵام بەداخەوە نەکرا بەڵامیمە بڕیارماندا هەر چۆنێک بێت هەر ئەبێ بیکەین با پەیامەکەی بگەینین کە خۆی ئامادە نییە بەڵێ فەرموو قسەکانی خۆ بەداخەوە من هیچم نییە زیاتر بڵم دەستێ مولای خۆش بێ من هیچم نەما لای منیش دەستان خۆش بێ هەر بژین یەک کاک دیارەڵێت باسی بەهمەنی قوبادیمان کرد ئەڵێ دەرهێنەری نەزام شتێکە وەسفێکی بەهمەنی قوبادیە نەزانێنەکەم لەبیر لەم تێکچوو لە کوێ بزەبت بەڵام بێگومان کاک دیارتیان منیش هاوڕاتم منیش بێگومان هاوڕاتم بەهمەنی قوبادی دەرهێنەرێکی زۆر گەورەی کوردە یەکێکە لە هەرە گەورەترین دەرهێنەرانی کورد کە پێشەنگە هەر بۆیە پێشەنگەکان ڕوبەڕووی رخنەش ئەبنەوە ینی لەگەڵ ئەوەی کە گەورن و زۆر کاریان کردو کە کەس نەیکردو پێش ئەوان بەڵام هەر پێشەنگەکانیشە ڕوبەڕووی رخنە ئەبنەوە مەسەلەن ئەو رخنانەی کە لەسەر کارەکانێتی دیارە ینی بۆ نمونە لە کاک سەتەلایتە ئەوەی کوڕێکی گەنج کابێ بەدەم ڕاستی یەک دنیا خەڵک بۆ نمونە ئەوەش جارێکی تر رەخنە لە واگرێکە کۆمەلگای کوردی بە کۆمەلگایەکی زۆر دواکەوت و ئەوانات حەسەن ئێستا باسەکەی ئێمە باسی بەهمەنی قوبادی نییە بەهمەنی قوبادی دەرهێنەرێکی زۆر گەورەیە بمانێ نەمانەوێت هەڵەگرین بۆ جارێکی کە قسانە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمانمانەوە هەرگژی من حەزم کرد لێرە کۆمنتێکی باوکی ئەڤرین دابنێم کاکە برایجان ئەڤرین بۆ ئێمە جێی شانازیە بۆ تۆ جێی شانازیە بۆ هەمووان جێی شانازیە هەموومان سوپاسیەکەین سوپاسی ئێوەشەکەین سوپاسی براکانیشیەکەی نەزانم تاقانەتانە تاقانی ماڵەکەتانە ئۆستاگەن تاقانە نیە ها ئێدە بازە دێ غەڵەت بووم بەڵام هەموو کەسێک بازانێت کە تاقانم وێنەیەک تاون بینی ئەبۆی جان ڕاستەکەم هەموو کەس وازانێت کە تاقانی دوو خوشکی تریشم الحەمدولله وێنەیەک تماوا بینی بۆ وامزانی لە کۆتایی حەزەکەم ئەوە بڵێم با ئێمە هەمومان هەوڵ دەین نەوەکانمان براکانمان خوشکەکانمان کە لە مناڵی کە وشەیەکیانەوێ با وشەی جوانیان فێرکەین با دەستیان بگرین با نێڵین تواناکانیان لە دەستچێت بە ئەو توانایانە گەورەکەینەوە فلیمسازان ئێمە لە خزمەتی هەموو مناڵێکی کوردین من خۆم وام زۆر لەو مناڵانە کە ئێستا گەورە بوونە ئەگەر ئێستا لە لایڤەکەیە بنەزانم من بە مناڵی گۆرانیم بۆ داناون چۆن لەگەڵیانە مامەڵەم کردووە حەزەکەم وابین هەمومان بە ئەو ڕوحی خۆشەویستیە لە ناو خۆمانە بچێنین بە ئەو وشە ناشرینانەی کە هەیە کە لە کۆمنتەکانە وشەی ناشرین دێتە پێشەوە بە ئەوانە نەهێڵین ئێمە لێرە لە فلیمسازان ڕێگەمان بەوە نەداوە چونکە ئەم سەکۆیە سەکۆیەکی پەروەردەییە پەروەردە ئەبێ زمانمان پاکەوە کات با هەمومان ببین بە دایک بەو دایکەی کە وشەی جوان پەروەردەی جوان فێری مناڵەکەیەکات وە خەونێتی لە کۆتاییە من هەستەکەم نازام ئەڤرین جان تۆ توانی کۆتایی بە بەرنامەکە بێنی و زۆر زۆر خۆشحاڵ بووم مستاگەن ئەوکۆی کە پشتش ئاماژم پێ من زۆر زۆر خۆشحاڵ بووم سوپاسی هەموو لایەکەم ئینشاءڵڵا توانی بێتمان بە شێوەیەکی بچووک ئەو پەیامەی کە ماریا هەیبوو بۆ ئازایەتی ژن و ژن لە ئەو مەجاالەی کاری تیاکە کە چۆن بتوانێ سەرکەوتوو بێ توانی بێتمان شتێکی کەم بگەین بە هەموو لایەک ئینشاءڵڵا ڕوحی ماریا ئاسوو دەبێ و خۆشحاڵ بێکەوەی من دێنشە خۆم پێ ئۆبینیۆکەوەی کە جۆرێک لە تەژی ئەو بوو زیاتر وای لێ کردم من ئەمڕۆ عین تا دوێنش ئەموت نا ئەو لایڤە ناکەم ناتوانم بەڵام
دوێنێ شۆخەوێکم پێوە بینی وای لێکردم کە من تاڵ زیاتر جێ بم بۆی بتوانم بێمە لایڤۆ بتوانم شتێکی بچووک دەربارەی ئەو بگەێنم بە هەموو لایەک سپاس بۆ هەموو لایەک دەستی هەموو لایەک خۆش بێ ئەم زۆر خۆشحاڵ بووم